شکرم آخورا جیو بگیر نکات خوازم آخافان رونشنامه دویمین برز ماموسته ایوب گوخر رستم کرم که نیمت امین زحمت کش کرم که جرو جلاتا کردستانی هاتیه بخیر هاتیه حتی سعید ولاد جردو سلاطین علی عرق ها ولا تجيب راي هو لو هات تشي بيجن بانا نجم بله به رونشتنامه چار آخاتوانی هیجا هنه ماموسته هیجا که ایوب کوخه سلیمانی هاتیه سلیمانی حتی برا بخیر هاتیه سرچاوار هاتیه رونشتنا یکمی جی آخافتناوی هبو لی نشوناوی داو آخافتناوی دشونا آیات کاکایی داو و جاری دشونا خود داو فرم کرم باش بنای خوای بخشنده و مهربان ام کاتتان باش دوباره بخیر بیانو بسر چاو خوشحالم بوی که امرو پیکوی بیانی جوتمان من بابت اصلیتی خوم استایا اوی بابتی بیانی بو سوارت بدیلی ارسان برزتر بو نهاتو لبروی من شوینکی پر کرده و لسر دواکاری برادران توانی من شتی بلین بابتکی من سبارت کاریگری راز و داستان و شعر لبونی نتویه کاریگری راز و داستان و شعر لبونی نتویه ام بابتا براسی لچندین شوینی تر پیشکش کراوه یکی گلو بابتانهی که لسر آستی سیمپوزیومێکی نێودەوڵەتی پێشکەش کرا من ئەو کاتە کۆرۆنا بوو نەخۆشی کۆرۆنا بە شێوەی تەلەڤیزیۆن بەشداریم کرد و لەناو زیاتر لە 32 لێکۆڵینەوە ئەم بابەتە بە بابەتێکی بارەندە دەرچوو یعنی سەرکەوتوو دیارە ئێمەی کورد نەتەوەی وەڕەگی نەتەوەی ئێمە بۆ دوو باز ناگەڕێتەوە دوو بازنەی نەتەوەی یەکەم بازنەی نەتەوەکانی زاگرۆس وەرگۆتی لۆلۆ میتانی سۆباری کۆردۆک کارداک هەتا دوایی بازنەی دووەمیشیان بازنای دەرەوەی زاگرۆس وتمان زاگرۆس دەرەوەی یعنی شاخی زاگرۆس فلاتی زاگرۆس دەرەوەی زاگرۆس میدیا مید وەک کارخۆی یان کاردۆخی ئەم بازنە نەتەوەیانە بە شێوەیەک لە شێوەکان ڕەگی ئێمەی کورد دەچێتەوە ناوێ ڕەگی ئێمەی کورد ڕیشاڵی نەتەوەیی ئێمە ئەچێتە ناو ئەوە بەڵام زیاتر کە قسەکراوە ئێمە بەستراوین بە نەتەوەی مادەوە زیاتر بەستراوین بە نەتەوەی مادەوە لە ساتە ساتی هەرەسهێنانی ئیمپراتۆریەتی ماد تا ئێستا کەسیەتی نەتەوەی کورد لە شکستی بەردەوامدایە لە شکستی بەردەوامدایەوە هەر لە هەر قۆناغێکیشە ئەو شکستە بە شێوەیەک لە شێوەکان خۆی ئەدوێنێ و خۆی دووبارە کاتەوە هەر ئەوەش وای کردووە کە ئێمە نەتەوەیەک بین خاوەنی بیرەوەری نەبین یادەوەری یعنی بەڕاستی یادەوەریەکانمان کاڵ و کرچن لەبەرەوە نەمانتوانیوە ڕوودا و دیاردە کەسیەتی لەناو مێژووە بێنێنە ناو نەستی تاک اینجا بچێ بۆ نەستی کۆمەڵ
لێش ڕێی خۆر بگرێ بۆ ناو فکر و هزر و ببێ بە بەشێک لە هەویەی نەتەوەی ئێمە ئەمەمان نەکردووە و نەمانتوانیوە بیکەین لەبەرەوە هەمیشە لە ڕووی سۆزەوە ڕوانیمانە دۆخی خۆمان بوونی خۆمان سامانی خۆمان ئەو سامانەی هەمانە لە تێکست سامانێکی زۆر زۆر دەوڵەمەندە وە سێ بەشیشە بەشێکی کاتی خۆی کراوە بە خۆراکی ئاگر هەر لە سەردەمی ئەسکەندەرەوە هەتا دوای ئەو لەشکرکێشانەی کە کراون بۆ سەر وڵاتی ئێمە بەڕاستی هەندێک لە تێکستەکانمان براون کراون بە خۆراکی ئاگر هەر بۆ نمونە ئاڤێستا هەرچەند ئاڤێستا هی ئێمە نییە بەتەنیا ئاڤێستا دینێکی یاریە ئێمەش وەکو کورد بەشدار بووین لەو دینە سەردەمانێک ساڵانێکی دوور و درێژ ئاڤێستا لەسەر 12,000 پێستەگار نووسرا بوویەوە کاتی خۆی نوسخەی ئەستەخەر ئەسکەندەر سووتانی نووسوتانی ئاگری پێوەە نوسخەی شیزی برد نوسخەی شیزی برد بۆ یۆنان دوای دوو پادشای تر لە ڕێی مفاوەزاتەوە لە ڕێی ڕێککەوتنەوە ئاڤێستا جارێکی تر گەڕێنرایەوە هێنرایەوە بۆ وڵاتی خۆمان یاخود بڵێن بۆ ئێران لەبەرەوە ئێمە بایەخ بە تێکستەکان نادەین ئەمە بەشێکیان بەشی دووەمیان بەردەوام بوون بەژێر دار و پەردوو و خاشاک و خۆڵی کەلاوە ڕووخاوەکانی ملەتی کوردەوە هەمیشە بەشی سێمیشی ئەوەی ماوە زۆر سامانێکی دەوڵەمەندە بەڵام بەداخەوە بۆ ئێمە کە بایەخی پێ نادەین زۆر بەمان گومانی لێیەکەین زۆر بەمان گومان لە تێکستەکانی خۆمان دەکەین زۆرم پێسێرە بەناڕاستیان دەزانی هەمیشە چین پەنا بۆ دەرەوەی خۆمانە بێ ئەگە بمانەوێ سەبارەت بۆ نمونە بۆ میرایەتێکی کوردی بۆ دینی کوردی بۆ هەر تایبەتمەندێکی کورد بمانەوێ قسە بکەین ئەچین پەنا بۆ دەرەوەی خۆمانە بێ فلان گەڕیدە وای وت فلان گەشتیار وای وت فلان کەس لە ئەوروپاوە هات وای وت ڕاستە ئەوانەی هاتوون مێژونووس جوگرافیناس شاعیر ئەدیب گەڕیدە گەشتیار کەشیش سەرۆک لەشکر جاسووس لە سەردەمە جیاجیەکانە هاتوون بۆ کوردستان ئەمانە هاتوون مەرامی خۆیان هەبووە یعنی ئیشی ئەسلی ئەوان خزمەتکردی ئێمە نەبووە بەڵام لە چوارچەوەی کارەکانی خۆیانە هاتوون سەبارەت بە زمان وە کاڵچەری ئێمە بابەتیان نووسیوە ئەمانە شتی باشن ئێمە ناڵێن مخاتەعای ئەو ڕۆشنبیریە بکەین ناڵێن مخاتەعای ئەو سامانە بکەین بەڵام ئەڵێن ئەسڵەکە لای خۆمانە ئەسڵ لای خۆمان تەپوتۆزی لێ نیشتووە ئەو هاتووە بە شێوەیەکی مەرام یعنی مەرام ئامێز ئیشەکانی مێژۆکە ئێمەی نووسیوەتەوە باسی زمانەکە ئێمەی کردووە و زۆریشی هەڵەیە زۆریشی هەڵەیان کردو هەڵەی گەورە چونکە اعتماد و پشتیان بەسۆ بە قسەی دەماودەمی من لێرە دوو نمونەیەنمەوە نمونەیەک لە مینۆرسکی عەلامەیەکی گەورەیە هەمومان دەزانین سەری ڕێزی بۆ خەفێنی مینۆرسکی هاتووە سەبارەت بە زمانی ئێمە شتی نووسیوە سەبارەت بە دینی یارسان کتێبێکیە ئالی حەق کتێبیشی هەیە بەڕاستی هەر بەناوی سەرنجامەوە طەبعی کردووە خۆی ئەسڵی خودی ئەسڵی سەرنجام قورئانی ئەسڵی چۆن مسلمان یعنی قورئانی هەیە سەرنجامی کتێبی ئەسڵی یارسانەکانە بەڕاستی 6 بەشە من یعنی 3 مانگ لە تەمەنی خۆم تەرخان کردووە بۆ خوێندنەوەی هەر 6 بەشەکە و بۆ خوێندنەوەی شارەکانی مینۆرسکی نووسینەکانی مینۆرسکی لێکۆڵینەوەکانی مینۆرسکی و بەراوردکردنیان یەک تاکە دێر لە سەرنجام لە ناو کتێبەکەی مینۆرسکیان نییە یەک وشە یەک دێر نییە بەمەرجێ ئەمە لە ئەرمینیا بەناوی سەرنجامەوە بڵاو کراوەتەوە لە یەکێتی شوورەوی بەناوی سەرنجامەوە بڵاو کراوەتەوە لە فەڕەنساش بەناوی سەرنجامەوە بڵاو کراوەتەوە ئەمە گەورەترین لە ناڵێم تاوان چونکە ئەو کابرا ئەوەی زانیوە ئەویان پێوتووە ئەوەی مینۆرسکی کردوویەتی گەورەترین شێواندنە بۆ مێژووی ئێمە بۆ تایبەتمەندی ئێمە لەبەرەوە سەرنجام ئەوە نیە ئەو کردوێتی ئەوەی ئەو کردوێتی کۆمەڵە شیعر و پەخشانن کۆمەڵە مەتنی ئەدەبی یارسانن هی سەدەی 11 هەتا 13 کۆچی هی سەدەی 11 تا 13 کۆچی هی ئەو سەردەمەن بەڵام سەرنجامی ئەسڵ لە سەدەی 7 و 8 کۆچیان نووسراوەتەوە
ونووسەرانی سەرنجامیش هەمویان موجودن لە دەورەکانە موجودن بارگە بگرە هەمووی ئەڵا ئەمە هی کەڵامی فلان پیرە ئەمە هی فلان پیرە ئەمە هی سڵتان ئێسحاق ئەمە هی داود ئەمە هی بنیامینە ئەمە هی شای ئیبراهیمی ئێوەتە ئەمە هی بایەوە یادگار ئەمە خاتو دارێکی ڕەمزبارە هەمووی خاوەنی هەیە یعنی تێکستەکە هەیە گۆیانەکەشی هەیە خاوەنەکەی هەیە بێژەرەکەی هەیە بەڵام مینۆرسکی کاتەیە بەم شێوە بە ئێمە ئەفرۆشێتەوە ئێستا من خۆم چوومەتە فەڕەنسا ئەویان پیشانداوم وتیانە ئەمە هێنا سەرنجام لە زانکۆی لیۆن کۆڕم هەبوو لەوێ وتم یەک تاکە دێڕی سەرنجام لەم کتێبانە یەک تاکە دێڕی سەرنجام لەم کتێبە مینۆرسکیانە و سەرنجام ئەمەیە کە من بۆتان بازەکەم لەوێ کورتەیەکم بۆ مامۆساکان و بۆ شاگردەکان باس کرد ئێمە شەرەفخانی بەدلیسی هەمومان سەری ڕێز و حورمەتی بۆ دائەنەوێنین لەبەرەوە شەرەفخان سەرەتا و بەرەتای مێژووی کوردی نووسیەوە بەر لەو سێ عەلی ڕەئیسی ئەردەڵانی بە 62 ساڵ توانیوێتی مێژووی ئەردەڵان بنووسێتەوە هەتا سەردەمی عومری خۆی ئیتر شەرەفخان باوکی مێژووی ئێمەیە بەڕاستی وەکو کتێب کە کەوتوێتە بەردەستمان بەڵام فەرموو کتێبەکەی شەرەفخان بخوێنەوە باسی هەندێک میرایەتیەکە کە عەرەب ئەڵێ ئەکرادون ئەقحاح یعنی کوردی ڕەسەنن ئەم میرایەتیانە ئەو بەستوونی بەنەتەوەی ترەوە بەستوونی بەنەتەوەی ترەوە یعنی سێرەکەی هەموو میرایەتەکان بخوێنەوە چەند دانەیان ڕێگەکانی بۆ کورد دەگەڕێتەوە نییە کەمن یا لەوانەیە 4-5 میرایەتی لە کۆی میرایەتیەکان ئەویتری بۆ بردوونی بۆ نەتەوەکانی تر هەر بۆ نمونە یەکێک لە میرایەتەکان دەڵێ ئەمە ئەگەرنەوە سەر خالیدی کوڕی وەلید ئەسڵ خالیدی کوڕی وەلید عێراقی نەدیوە دەفەرموو مێژووی عەرەب بخوێنەوە تەها حوسێن بخوێنەوە ئەسەدوڵغابە بخوێنینەوە بزانین چۆن باسی ژیانی خالیدی کوڕی وەلید دەکەن ئەسەدوڵغابە ئەڵێ خالیدی کوڕی وەلید لەگەڵ ئەبوو عوبەیدە جەڕاح لە شام تووشی نەخۆشی تاعون بوون بنەماڵەی خالد چون دوو کەس بوون هەموویان مردن حتا بە عەرەبی ئەڵێ لەم یەبقا لەهم ئەحەدەن شەرقەن وەلا غەربەن یەکێکیان نەمان لە شەرق سامانیان لە مەدینە درا بە دوورە خزمێکیان بە ناوی ئەیوبی کوڕی سەلەمەی کوڕی عەبدوڵڵە ئەم هینە گەورە کراوە ئەم هەڵە گەورە لە مێژووی ئێمە لە مێژووی ئێمە ئەم هەڵە گەورە کراوە ئەبێ ئەمە پێویستی بە پێداچوونەوە و دووبارە بەڕاستکردنەوە هەیە فەرموو باسی پەخشانی کوردیە کرێ ئەڵێن سەرەتاکەی بەیانیش ئیشارەتێکم پێدا بۆ فلان و فلان دەگەڕێتەوە بۆ مەولانا خالدی نەقشبەندی و بۆ ئەوانە ئەڵێم کە دوایی هاتوو لەوانەیە ئەم قسەیان نەبیست بێ بۆ شێخ حسێنی قازی مەولودنامەکەی شێخ حسێنی قازی مەکتوباتی مەولانا خالد لەگەڵ گەورەی ئەو دوو بەڕێزە ئەو دوو زاتە سەرەتای پەخشانی کوردی 950 ساڵ بەر لە ژیان و دەستپێکردنی ژیانی مەولانا خالدی نەقشبەندیە باز لە سرودی کوردیە کرێ من خۆم چوومەتە کۆنفرانس یەکێتی نووسەران کۆنفرانسی گرتووە داخەکەم یەکێتی نووسەران لقی سلێمانی کۆنفرانسیان گرتووە سەرەتای سرودی کوردیان بەست بە زێوەری ڕەحمەتی ساڵی 1920 دێ باشە خۆ من سرودم بۆ خوێنەوە بەیانی بۆ 930 کۆچی ئەگەڕێتەوە 940 کۆچی سرود بوو سرود یەک کەس نییە بڵێ ئەوە سرود نییە یەک کەس نییە بتوانێت مناقەشە بکە بڵێ ئەوەی شاوەستقلی قورمزی سرود نییە ئێمە یعنی بەڕاستی سامانەکەی خەومان لێوەنە لە بری ئەوەی بین لەم سەردەمی زانست و تێکنۆلۆژیا خوێندنەوەی زانستی بۆ بکەین هیچ نەبێت تێکستەکان بێنین ئەم تێکستانە ئێستا ئامێر هەیە ئەسڵن بڕۆ بیدە لە ئامێرەکە زانێت تەمەنی ئەم تێکستە چەند ساڵە خوێندنەوەی دەستخەتەکەی ئەزانی ئەمە بۆ چه سەردەمەیە گەڕێتەوە ئیتر کەی ڕەوای حەقە تۆ بڕۆی فڕێدەی ئەهەمیەتی نەزانی کە سامانێکی نەتەوەی خۆتە نەتەوەی کوردە ئەم سامانەش خۆ بەگاڵتە پەیان نەکراوە بەگاڵتە نەنووسراوەتەوە بەگاڵتە پارێزگاری لێ نەکراوە ئێمە هەمووان نەزانین بەڕاستی شت زانست گەیشتوەتە حەدێک ئێستا هەموو شتێک ئاسانە بەدەست کەی ئەوە لە قورسە کە تۆ گومان لە تێکستێ بکەی کەی ئەوە لە قورسە بڕۆ هەر لە ڕووی مختەبەرەوە بووی بە بۆ مختەبەر تەحلیلی سەردەمەکەی تەحلیلی نووسینەکەی وەرەقەکەی ئەزانی هیچ سەردەمەکە لە بری ئەوە ئێمە بڕێین ناوەند دروستکەین ئەم شتانە بکەین یەن گومان لە شتەکانی خۆمان نەکەین یەن ئایاندەی نەبەر تیر و توانج یەن نرخیان نازانین من 30,000 بەیانیش وتم 30,000 لاپەڕە تێکستم لایە 30,000 لاپەڕە تێکستی کوردیم لایە چەند ساڵە هاوارەکەم لە وڵاتەی خۆم
دیارە من زەلامێکم توانام محدودە دیاریکراوە لەسەر گیرفانی خۆم لەسەر ڕزقی مناڵەکانم لەسەر ئەوەی کە پێویستە مناڵەکانمی پێ بژێنم شارە شار وڵاتە وڵات ئەگرم تێکست کۆکەمەوە چوم هەر لای خۆمان بێشگە لەم کاک مەسعود بەرزانی بە هەموو مەسئولەکانم وتووە کاکە ئێوە پارە لەبەر دەستان ئایە وەرن بە ئەم ناوەندێ دروستکەیت بۆ لێکۆڵێنەوەی توێژینەوەی تێکستی کوردی ئەم هەموو تێکستانە من ئەبەخشم بەبێ هیچ مقابلە منیان بەخشم بەمەرجێ ئاڤێستا ئەوەی کە پێڵێن ئاڤێستای دەست نەخوردە فەرز پێڵێ دەست نەخوردە ئاڤێستا ئەوەی دەستی لێ نەدراوە ئاڤێستا ئەوەی تا ئێستا هیچی لەسەر نەکراوە ساڵی 2012 برادێرێک لام بوو مۆزە بوو لە دایرە بە ناوی ئازار نەقشبەدی وتی مامۆستا ئەیوب ئاڤێستای دەست نەخوردە لە دەنمارکەیە دەنمارک وتم تەکیدی وتی بێوەی برام وتوێتی برایەکی وتم وەرە تەلەفۆن کە بۆ بێوەی بزانەوە چۆنە تەلەفۆنی کرد لای خۆم من قسەم لەگەڵا کرد وتم کاکە بێوەی ئاوێستای دەست نەخوردە هەیە وتی بەڵێ لە ناشناڵ میوزیەم لە کۆپنهاگن خۆم بینیومە ئیشی لەسەر کراوە سکانەر کراوە بە شێوەیەکی دیجیتاڵی وێنە گیراوە لە ناو شوشار دانراوە لێم داوە ڕۆشتوم لەسەر گیرفانی خۆم بەبێ ئەوەی نە حەزبێک نە مەسئولێکی کورد نە بازرگانێک لەسەر قوتی مناڵەکانم ڤیزەم وەرگرتۆ چوم بۆ سوید لە سویدەوە چوم بۆ دانیمارک ڕۆژی یەکەم چوم بۆ ئەوێ مدیر کولەکە نەبوو مدیر عامی دەستگای وتێن بەیانی وەرەوە بەیانێکی چوومەوە باوەڕتان بێ جەماعەت سەریشتان لە یەشێنن 40 دقیقە قسەم لەگەڵا کرد کە ئەوروپی تاقەتی قسەکردنی نییە دوای ئینفعالم کرد وتم ئێوە ئەوروپین یعنی مەفروزە قیبلەی دیموکراتی بن سامانێکی باوباپیری من هاتووە لای تۆیە ئێستا بە چه حەقێک دەستی گرتۆ بەسەران نامێتەوە بۆ سیدیەکەم نادەنێ بۆ ڕسمێکی نادەنێ تۆزێ نەرم بوو وتم من عەوداڵم کابرای عەوداڵم کابرای دەروێشم کەس لە پشتم نییە هاتووم ئەم سامانم ببەمەوە بیگەڕێنمەوە بۆ وڵاتەکەی خۆم قەناعەتم پێ کرد بە $800 سیدیەکیان بۆم کرد $800 لە ساڵی 2012 تا ئێستا و سیدیەم لایە جەماعەت یەک کەس نییە ئەوەنە دڵسۆزی بنێنێ بێ بڵێ با ئەم ئاڤێستایە تەڵاکەی بە شەرتێ ئەمە ئاڤێستای دەست نەخوردە و دەست لێ نەدراوە دەستکاری نەکراوە ئەوەیە کە یەسناکان بە قەڵەمی حەزرەتی زەردەش نووسراون یەسناها یەشتهای تایە بەڕاستی گاتاکانی تایە گاتاها ویسپەرد ڤەندیدا گشکە ئاڤێستا هەموو بەشەکانی تێ لەبەر ئەوە ئێمە نرخی تێکستەکان و سامانە نەتەوەیەکەی خۆمان نازانین سامانی نەتەوەی ئەمە بە دوو باز هەیە تامەن کە من باس ئەەکەم باس ئەو سامانە ئەەکەم بە زمانی ئەدەبی گۆران نووسراوە من باسی ئەوەکەم چونکە پسپۆڕی من لەو بوارایە ئەو زمانی ئەدەبی گۆرانەیە کە هەورامی قسەی پێەکە زازاکی و دێوڵی قسەی پێەکە کاکەیب قسەی پێەکە شێخان قسەی پێەکە و مەلیکەکانی مازیندەران قسەی پێەکەن لە هەندێک لە مەلایر و تووسرکان وانە قسەی پێەکە لە کۆمەڵی شوێنی تر قسەی پێکرێت بە جیاوازی بە کەمێک جیاوازیەوە بەڵام یەک ڕیشە هەیە یەک زمانە هەموو تێکستەکان بۆ زمانە ئەدەبیە نووسراوە دوو بازنە تێکستەکانی زمانی ئەدەبی گۆران بازنە یارسان بەیانی زۆرم نوت لەسەر یارسان باش تەکان دووبارە نەکەمەوە ئیلا شتێ ضروری نەبێت چونکی لە بابەتەکەی یارسانە کۆمەڵی ئاورمدایەوە لە تێکستەکانی ئەوان لە ڕازەکانیان لەمانەیان بازنەی دەرەوە یارسان بازنەی دەرەوە یارسان طبعاً بازنەی یارسان لە حەزرەتی هینەوە دەست پێکا باروری مانی درێژە بێتەوە هەتا ئێستا بەردەوامە هەتا ئێستا بەردەوامە لە بەخششی خۆی تا ئێستا کەڵام بەردەوامە سەردەم بە سەردەم ئەنووسرێتەوە نوێ ئەکرێتەوە بۆ لەبەرەوە دینی یارسان وەکو دینی مەسیحی یەک خەسڵەتی هەیە التەجەدد یا سۆشیانس یعنی 100 ساڵ جارێ سۆشیانسێک لە نێو دینی یارسانە دەرئەکەوێ بۆی هەیە شتەکان نوێ بکاتەوە و خوێندنەوەی نوێ بۆ تێکستەکانیان بکات ئەوە پێڵێن سۆشیانس یا مجەدد یا نوێکەرەوە بەڕاستی دەرەوە یارسانیش ئەگەر بۆ حەزرەتی پیشاریار نازانێەوە ناوی پیشاریارتان بیست بێ یان نا پیشاریار سێ پیشاریار هەیە ئەوەی کە تا ئێستا ساغ بوو بێتەوە لە مێژووە سێ پیشاریار هەیە پیشاریارێکیان خەلیفەی زەردەش بوو لە سەدری ئیسلامە ژیاوە کەوتۆتە سەدری ئیسلام ئەمە پیشاریاری یەکەم پیشاریاری دووەم هاوتەمەنی غەوزی بەغایە شێخ عەبدولقادری گەیلانی
پیشاویاری دوم هاوتەمەنی شێخ عەبدولقادری گەیلانە بۆ 1000 و شتێک ساڵ تەمەنەکەی گەڕێتەوە. پیشاویاری سێمیان کاکەی گەڕاوەتەوە سەر دینی ئەسڵی باوەپیری. طبعاً دووەمەکان مسلمان بووە، یەکەم زەردەشتیە، دووەم بۆ بە مسلمان، گۆڕانکاریشی لە کتێبە پیرۆزەکەی معرفەتی پیرا کردووە. یعنی معرفەتی پیرەنی کتێبی پیر، معرفەتی پیر هەمووی کتێبێکە بە شەکلی دووبەیتی نووسراوە، دووبەیتی مەسنەوی بە شێوەی مەسنەوی نووسراوە، وەکو مەسنەویەکەی مۆلانا جەلالەدینی ڕۆمی، وەکو مەسنەویەکانی شێخ مەحموودی شەبستەری، وەکو گاتاکان لەسەر شێوەی مەسنەوی یعنی دووبەیتی نووسراوە. ئەمە دەستکاری کردووە هەندێ بەندی کەنە گونجاو نەبوون لەگەڵ دینی پیرۆزی ئیسلامان لایبرن. بەڵام پیشاویاری سێم گەڕاتەوە سەر دینی باوەپیرانی و خۆشی ئەڵێ بەڕاستی حتا باسی زەردەشت دەکات بە وەخسوور سیماری ناویێنێ، ئەڵێ گۆشە جواتەی پیشالیار بوو، هۆشە جکیاستەی زانای سیمار بوو. گوێ بۆ واتەی پیشالیار بگرە و هۆشیشت هەمیشە لای واتاکانی زانای سیمار بێ. زانای سیمار یەکێک بوو لە ناوەکانی زەردەشت و بە وەخسوور سیماری ناوی هاتووە. وەخسوور سیماری لە کتێبی دەبستان المەزاهبی ئەحمەدی کوڕی ئەبوبەکر کە یەکێکە لە کتێبە هەرە معتەبەرەکان لەسەر ئاستی ڕۆشنبیری ناوی زەردەشت بە وەخسوور سیماری هاتووە. من خەڵکی تێوەڵم دەیەکە لە هەورامان، ئەتوان بڵێن پایتەختی هەورامانی ئەم دیوە، دەیەکی گەورەیە. لە ناو تێوەڵات تا ئێستا شوێنمانەیە بەلای گۆڕانکاری کراوە وەخسوور بۆ بە ویسوورە. ویسوورە یا وەخسووریانی شێنی یاوی پیرۆز، زەوی پیرۆز، شوێنی پیرۆز، ماوای پیرۆز. تا ئێستا باخێکمانەیە لەوێ بە ناوی ویسوورەوە کە ئەمە ئەسڵەکەی ئەگەڕێتەوە بۆ وەخسوورە. یەکێک لە ئەو شتانەی کە ئێمە زۆر لێی بیاگەین جەژنێکە کە پێوترێت جەژنی پیشاریار. جەژنی ئێمە ئەزانین وەکو ئاری بەشداری لە جەژنی نەورۆز. زۆر نەتەوەی تر حتا سۆمەریەکان جەژنی نەورۆزیان کردووە، لە تاجیکستان نەورۆزەکرێتەوە، لە پاکستان، لە ئەفغانستان. ئێمەش نەورۆزەکەین وەکو کورد وەکو نەتەوەیەکی ئاری بەشدارین. بەڵام نەورۆز 100% جەژنی ئێمە نییە، یعنی بەشدارین تیایە. بەس ڕەمەزان و قوربان جەژنی دنیای ئیسلامی، ئێمەش وەکو نەتەوەیە موسڵمان ئەوانەمان موسڵمانین بەشدارین لەم جەژنان. بەڵام جەژنی تایبەتی کوردیە پێڵەن جەژنی پیشاریار. ئەم جەژنە ساڵانە یاد دەکرێتەوە لە شوێنێکی زوندووی کوردستان کە پێڵەن شاری هەورامان. شاری هەورامان کاتی خۆی عاسمە و پایتەختی حکومڕانەکانی هەورامان بۆست کە پێیانن سانەکانی هەورامان. هەموو ساڵێک ئەو جەژنە یاد دەکرێتەوە و ڕێوڕەسمی تایبەتی خۆی هەیە. بەڵام داخەکەم فەرمووی ئەمەی کورد چۆن باسی ئەو جەژنەکەی کردیانە بە شایی پیشاریان. باشە، شایی پیشاریانی ژنی هێناوە. یەک داستانی بێسەروبەریان هێناوە، خوشکی شای ئیسماعیلی سەفەوی شێت بووە، دێ بە دێوشار بە شەر هاتووە، گەیشتۆتە هەورامان، پیشاریار دوعا و نزای بۆ کردەوە، چاک بۆتەوە، شووی پێکردەوە، مارەی کردەوە. ئەمە سێ دەقە دباش ئێستا تەواوی ئێوە هەروان کورد ئێمە هەمیشە کاتمان نییە هەمیشە. بەڕاستی کاتمان هەیە لە چایخانە دانیشین 2 ساعات بەبێ، بەڵام کاتمان شتی جددی نییە. بەداخەوە هەوڵەدەم کۆتایی پێبێنم. ئەمە وەرە مێژووی حەیاتی پیشاریار بەراوردی بکە لەگەڵ مێژووی پیشاریارەکانە. هی پیشاریارەکان لەگەڵ شای ئیسماعیلی سەفەوی لەگەڵ هیچ کامیانە یەک ناگرێتەوە، نە لەگەڵ یەکەم نە لەگەڵ دووەم. 300 ساڵی لە دوای سێیەمەوە. باش تو ئەم درۆ دەبزت چی ئەهێنن؟ ئەم جەژنێکی کوردانەیە ئەسڵ خۆی تەئاترێکی هینە بەردەوامە، تەئاتر شانۆگەریە، ئەکتەری تایە، دەرهێنەری تایە، بینەری تایە، بەڕاستی جلوبەرگی تایە. ئەمانەی کەرەسەی سەرەکی دەرهێنەر، بینەر، ئەکتەر، دەق هەر چواری تایە، هەر چوار. کەرەسەی لاوەکی، مۆزیک، هەڵپەرکێ، سەماو هەڵپەرکێ، جلوبەرگ، ئەکسسوار هەمووی تایە. لە بریەوەی ئەمە بین خوێندنەوەیەکی هونەری فەلسەفی بکەین بۆ ئەم جەژنە کە بیکەین بە بنەمایە بۆ لەدایکبوونی تەئاتری کوردی، وەکو چۆن ئەڵێن جەژنەکانی دائاویسا بنەمای لەدایکبوونی شانۆی جیهانین. یۆنانیەکان ئەو شەرەفیان پێبڕاوە، جەژنەکانی دائاویسیان کردووە بە بنەمایە بۆ لەدایکبوونی شانۆی یۆنانی.
داونیسامان دیوە هەم بە فلیم هەم بە شارۆگەری ئەسڵەن ئەو تەقسەی لەناو جەژنی پیشاریانە هەیە دەقاتی ئەوەی داونیسایە دەقاتی ئەوەی داونیسایە لەبەرەوە بەڕێزان ئێمە پێویستە بايخ بە ئەو تێکستانەمان بدەین ئاگامان لە ڕۆشنبیری خۆمان بێت ئاگامان لە ڕۆشنبیری یەکترە بێت من بەیانێکی وتم جارێکی تیژەڵێ ئێستا مای داخ و کەسرە بووم من قسەکەم ئێوە هەتان لێم تێ ناگەن ئەوان قسەکەن من لێیان تێ ناگەم ئەمە بەمەرجێ من نەتەوەیەکی مەفروزی نەمومان لە زمانەکە یەکتری تێ بگەین هەوڵ بدەین کۆشش بکەین زمانەکە فێر ببین بەڕاستی ئێمە ڕاستە هیچ لەکمان نەبووە کتێبێکمان نەبووە هەمومان کۆکاتەوە وەکو عەرەب قورئان کۆیکردنەوە و زمانی عەرەبی فوسحا و یا زمانی قوڕەیش بوو بە زمانی فوسحای هەموو عەرەب ئێمە ئەومان نەبوو بەڵام خۆمان نتوانین یعنی ئەو تەمەنەی سەرفی یەکەین من هەوڵدەم فێریزا هێن بە کەرمانجی بم هەڵبدە فێری هەورامەکەی من ببی هەتا لە سامانەکەی یەکتری وەلەو ڕەنجەی کە پێشینانە داویانەوە ئێمە خەریکین ئەیدێن بە ئاوا بەڕاستی ئاگامان لێبێ و سپاس بۆ هەموو لە تەجاوزیان بۆ مامۆستای بەرز گەلە سپاس دەکەم دووبارە ئافو بکە نەژم سیرۆرە بەدان نەخێشیە بریتە vê gavê mamoste Nîmet Emîn zehmetkeş ji Tehranê hatiye Kurdistana Rojavayê xêratina wî dikin û dubare dibêjin ser çawa یا حق ئامادەبوانی بەڕێز سەڵاو و ڕێزم هەیە بۆ گشتم خوشک و برایانی ئازیز خۆشحاڵم کە بەناو کۆمەڵگای یارسانەوە بەناو ئەنیستیتۆی کورد لە تاران و بەناو ئەنیستیتۆی زانستی زاگرۆس لە ئێران دەستخۆشی بکەم لە ناوەندە کوردکاوا بۆ ئەو کۆنفرانسە باشە کە بۆ یەکەم جار ئێمە پەیڕەوانی ئاینە کوردیەکان کۆ کردوتە دۆرهەم ئەمە بەڕاستی جێی شانازیە و پێشنیارێکم هەیە کە لە ئایندە ئەگەر شتێک بکرێت پەیوەندی بین ئەو ئاینێلە ئشتراکات ینی باوەڕە هاوبەشەکانیان زیاتر بخرێتە ڕوو لەم ڕێگاوە چۆن ئێمە لە ئەساسا یەکین و لە بنشینەی شەر یەک بووینە و یەک باوەڕمان بووە بەڵام بەهۆی هەڵکەوتی جوغرافیاییوە کەمێک لە یەک دوورکەوتینەسەوە بە حکمی ئەوەی لە دوێنەوە قسەمان کردو لە تەک ئەو بەرادەرانەی کە بەشدارن لێرە بینیمان چەندێک اشتراکاتمان هەیە چەندی هاوبەشیمان هەیە ئەمە جێ دەستخۆشیە لە ناوەندە کوردکاوە پرسیارێکیش بوو بەیانی دۆستانێمە بەناو پیری مەزنی یارسانەوە قسەمان کرد پرسیاران کرد پیری مەزنی یارسان لە ئێران کیە مەبەستمان ئاغا نەسرەدینی هەیدەریە ئێستا لە ژیاندایە و لە ئاوایی تووشامی لە ناوچەی داڵەوە دەژێت ئەویش هەم سەڵاو و ڕێزی بۆ بۆتان و هەم پیرۆزبایی دەستخۆشی کرد کە دکتۆر شەمسنیا بە خزمەتان ئەرزی کرد لەسەر ئاینی یارسان مامۆستایی و هیچی نەیشتەوە کە من باس بکەم دەستخۆشی لێکەم ئەوەی بوو گشتی باس کرد بەڵام لەسەر وتارەکەی من لەسەر هاوبەشی باوەڕیە لە بین بەکتاشیە و یارسان زۆربەتان دەزانن کە حەزرەتە حاج بەکتاش وەلی لە خۆراسان و هاتۆتە تورکیا هاتۆتە وڵاتە و لە خۆراسانیش هەر پارێزگایەکی کورد زمان هەیە بە کورمانجی قسە دەکەن شاید ڕێشەکەی ئەویش هەوا بێت بەڵام لە گشت گرنگتر لە هەموو گرنگتر ئەوەیە ئێمە وەکو یارسانی لە هەر سەردەمێکە دۆرەیەکی ئاینی پێرێکمان بەسەڵا زوهوری کردووە دەفتەری هەیە یعنی نووسراوەی هەیە ئەگەر پیرێک نووسراوەی نوێت جێگای نییە لای ئێمە بێ وەکو نووسراوە باوەڕەکەی خۆی لەو دۆرە کارنامەکەی خۆی پێشان بدە
يعني بين نصراوة أو بيرا كارنامەی نەبێت نووسراوی نەبێت خۆی چێ دەژێت پرسیارەوە. ئێمە لە سەرەتا لە سەدەی زاوێنی لام وایە بە خزمەتان ئەرزکەم سەدەی نازانم بە زایانی ئەبێتە شوێنێت لە ئێمە بە کوچی بینەکە لامان لە سەدەی دووەمی کوچی ئێمە نووسراوەمان هەیە ئیتر نازانم دەبێتە شوێنی زایانی تا سەدەی سێنزەهەم دوانزەهەم و سێنزەهەم ئاخرین دەورەی کەڵامیمان هەیە لەوە ئیتر قەت ئەبێ ئەوەی کە بەناو یاسانەوە بڵاو کراوەسە ئەچێتە قاڵبی شێرەوە بەڵام ئاخرین دەورەی کەڵامیمان دەورەی ئاسێبراکەی گۆرانە ئاسێبراکەی گۆران لەو دەورە چلتەنی بووە 36 شاعری بووە ئەو 36 شاعرە 36 دەفتەریان هەیە وەکو کارنامەی کاری خۆیان هەفتا و دوو جار لەو 36 دەفتەرە ناو حاج بەکتاش وەلی هاتووە یعنی پەیوەندیەکی خۆڵ و بتۆ هەیە لە بین ئەم دوو باوەڕە نازانم ئێستا لێرە پەیرەوان حاج بەکتاش لەکوێ بوون و چۆن بن ئەوە نازانم بەڵام بەپێی ئەو دەستنووسانەی کە لای ئێمە هەیە و بەپێی ئەو تیکستە پیرۆزە ئاینیانمانە حاج بەکتاش لەلامان پیرۆزە. من بەشێک لە وتارەکەم ئەخۆنمەوە خزمەتان حەزرەتی حاجی بەکتاش لە کڵامی یارسان سەردەمی ئاغا سەیدراکەی گۆران لە 1831 تا 1911 میلادی سرود ئاینەکانی یارسان لە سەدەی 89 زاینی لە سەردەمی بالووری دانا بە زمانی کوردی گورانی دەست پێ دەکات و لە سەدەی 18 زاینی لە سەردەمی ئاسەیدراکەی گۆران وەکو ئاخرین دەورە و تەواوترین دەورەی کڵامی یارسان هەر بۆ زمانە تەواو دەبێت یەک زمانوانەیە ئەوی زمان ئاینی زمان کوردی گۆرانیە کە مامۆستایش باسی کرد. سەرجەم تیکستەکانمان وایە شاید دەرسەدێک بە زمانانی تر بێت بەڵام 90% هەر بە زمانی کوردی گۆرانیە. لەو سەردەمەدا 36 دەفتەر کەڵام هەنۆراوتەوە 10 کەس لەو کەڵامبێژانە لە سرودەکانی خۆیاندا نزیکەی 72 جار ناوی حەزرەتی حاج بەکتاشیان هێناوە و خۆیان بە قوتابی مەکتەبی حەزرەتی حاجی بەکتاش ناساندووە هەرچەند بەڕای زۆر لە کەڵام ناسەکان و کەڵامزانەکان مەبەست لە حاجی بەکتاش هەر ئاسەیبراکەی گۆرانە و یان باوەڕیان وایە دۆنی پێشووی ئاسەیبراکەی گۆرانە حاجی بەکتاش بووە. لەم وتارەدا بەندە وەکو یەکەم کەس و بۆ یەکەم جار بە بەڵگەوە باسی ئەو پەیوەندیەی نێوان باوەڕدارانی یارسان و بەکتاشیە دەکەم. هەرچەند نووسەری بەناوبانگ ئیسفەندەر بریج لە وتارێکدا بە ناونیشانی ئەلەویەکان لە ساڵی 1909 لە گۆڤاری خوێندنەوەی ئیلاهیات هاروارد بڵاوی کردوتەوە لە وتوێژێکدا لەگەڵ پەیڕەوانی ئەلەوی شاری ئەنتەپی تورکیا نووسیوە سەید براکە و سەید ڕۆستەمی گوران کە دانیشتووی شاری کرندن کەسانێک وەکو نوێنەر و نێردراوی خۆیان بۆ ڕێنوێنی و ئاینی و ئەخلاقی بۆ نێو پەیڕەوانی ئاینی خۆیان کە لە دانیشتوانی وڵاتەکانی ئاسیای بچووک و شماڵی وڵاتی سووریادا دەهەنێرن. یعنی ئەو پەیوەندیە بووە لە بین یارسان و بەکتاشیە تا سەدەی 18 و 19. بەپێ ئەو نووسینە ئەو کەڵامانە لە سەردەمی یریتەنی یارسانی وا دیارە تابەر لە سەدەیەک ئەو پەیوەندیە لە نێوانیان بووە. نۆڕوسورانی لە 1861 کە بەناوبانگە بە حافزی کورد حافزی گۆران یعنی لە ئەدەبیات گۆران لە ئەدەبیات کوردیدا بەگشتی کە هیچ ئەدێبێکشان نادات لە شان نۆڕوس لەبەر ئەوە لەقەبی حافزیان پێداوە. من دەفتەرێکیان بە یادگاری و بە هەدیە هەوڵدومە خزمەت ناوەند و چاند کورد کاوە ئینشەڵڵا دەمە خزمەتان. باس ئەم پەیوەندیە ئەکات و چۆن باس خۆی و تەریقەی بەکتاشی ئەکات. ئەفەرمێ شەمەی شابەیان حکمش زورداران ماچان بوانە دەور دەور یاران برج بارخانەش نەجا وەرکردن پێی خەڵافگووان وەعدە نەمەندەن ئەرکەچم واتەن شادادەن بەشم تاجر حجرەی حاجی بەکتەشم. ئەم زاتە لە داڵەهۆ لە کرماشان خۆی بە تاجری مەکتەب حاجی بەکتەش ئەناسێنێ. ئەڵێ ئەگەر
بەحەڵەیش من قسە بکەم ئەگەر قسەکەم بە لاڕێدا ڕویشتووە بەڵام من تاجری ئەو قورفەم من شاگردی قوتابی حاجی بەکتەشم ئەم پەیوەندیە بە ئەندازەیەک بووە پیر گەورەیەک کە شان ئەدا لە ئەدەبیات کوردیە شان ئەدا لە حافظ لە ئەدەبیات فارسیە خۆی بە شاگرد حاجی بەکتەش ناوزە دەکات لە 53 سرودا لە 53 پارچە شێرە تەرجیبەندەکانی گشت بە ناو حاجی بەکتاشە لە دیوان نەورۆزی سۆرانی من کات نییە باسکشتی بکەم بەڵام یەکی لەو شێرانەی کە سەرەتای دەفتەرەکەی و باسی حاجی بەکتاشەکە تەقدیر پێشکەشەکەمە خزمەتتان و ئەفەرمێ میزام دادەن چەند باتن پێی دوستان چەنگی دادەن چەند مهر دڵ نەشەوقی یاران بیان کەم مەردان دوشک بەرلوان نەجەم بنیامین نەقەور قوبار تەمتەم یادگار مەحبوس قەڵاچێ ستەم قەهر سایۆکار کوپەسای یەکدەم ناپاکان شکدار چەمداران بێقەم بروز گەردەن قاڵ مەغڵەتەی مەغرور ئەزان جارچی یاران بلور مەخزوو نەسەمت خاکە سەرەندیر ئەڵەمدار تەعدا بەلیل و تەعجیل ئوستادان باش کوپەسای یاران مەعتەڵن پێی خاو چون گوناکاران یەکش وە تەقریب دووسانە بەدکار پێی کرد کەرەم شانەمە بۆ ئاشکار نەوروز شینە قەول قەوا بێزاران نەدون قەواس بەهر بێواران شمەی شابەیان حکمش زوردارن ماچان بوانە دەور دەوری یارن برج باخانە ژنەجا وەرکەندەن پێی خلاف بوان وعدە نەمەندەن ئەرکەچ مواتەن شادادەن بەشم تاجر حجرەی حاجی بەکتەشم 53 پارچە شێر خۆی بە تاجری حجرەی حاجی بەکتەش ئەناسێنێ ئەوە لەم وایە لە معناکەی تر پێویست ناکە بخوێنمە خزمەتان دێمە سەر 10 کەسی تر یعنی 9 کەسی تر هەر لە ئەو سەردەمەدا لەو 36 شارە باسی حاجی بەکتاشەکەن چەندانیان بە خزمەتان باسەکەم لێرە لە جەمی چلتەنی ئاسیبراکی گۆڕان بەناوبان بە سەردەمی یریتەنی قاپی هەشتم و ئاخرین قۆناخی کەڵامی یارسان دوو جار لە دەفتەرەکەیدا باسی حاجی بەکتاش دەکات ئەمە کێ ئەمە دەرویش کەریم خەلیلە ئەم دەرویش کەری خەلیلی وەی شێوە خۆی بە باسی حاجی بەکتاشمان بۆ دەکات ئەفەرمێ حونم قەترەی شەڕ حون سیاوەش حونم تەکیان نەجامە بەکتەش بۆ یەکەم جارە جیا لە جامە جەمشێد دیمە سدانە جامان هەیە لە مێژووی ئەدەبیاتی ئێرانە و لە مێژووی ئەدەبیات کوردیدا سدانە جام هەیە یەکی لەو جامانە جامە جەمشیدە یەکی جامە کەیخەسرەوە کەیخەسرە و کوڕ سیاوەش بووە یەکی جامە بەکتەشە جام بەکتەش تەنیا لە ئەدەبیات یاسانە باسی کراوە ئیتر نازانم دۆستانی گوێت لەسەر ئەمە ئیشیان کردو بێت بزانن زانیاریان بێت زۆر خۆشحاڵە بووم واتە خوێنی من دڵۆپێکە لە خوێنی شەڕانی سیاوەخش و خوێنی من تکاوە بە نێو جامی بەکتەش ئەوە معنای شێرەکەیەتی یەکی لە خاڵە دیار و بەدەگمەنەکانی هەروەسە کە باس ئەو جاماکە دووبارە لە شوێنێکترا باس دەروێشخەلیل باس حاج بەکتەشەکە ئەڵێ گاگا مەوارم گاگا مەکەم وەش گاگا حەجاجم نەجەمە بەکتەش یعنی حاجی بەکتەش بە سای و جەم باسەکات ئەڵێ من جارجار بۆ حەجکردن ئەچمە جەمی حاجی بەکتەش یعنی ئەوەندە حاجی بەکتەش جێگای ڕێز و پێگەی هەیە لە لای ئەم بەڕێزە دوم کەسێم کەس کە باسی چ شتەکە باسی حاجی بەکتەشەکات و باسی لە شێرەکەیان ناوی هاوردووە دەروێش کەمەر بیامەیە لە جەمی چلتەنی ئاسنی براکە بەناوبانگ بە سەردەمی یریتەنی قاپی هەشتم دەروێش کەمەر ئەفەرمێ میزان نە دوکان کارخانەی بەکتەش حواڵەی ڕەقەم ئەزەڵنە سەربەش ئەنی باسی ئەو ئاینی بەکتەشیەکە لە ئەزەڵ کە بووە و ئێستا درێژەیە واتە من ئوستادی مەکتەبی هەزەتی حاجی بەکتەشم و نووسراوەی من بەیاننامەی من لە ڕۆژی ئەزەڵ سەربەش بووە چوارەم کەس دەروێش سەیفور بیامەیی
ئەویش هەر لە جەمی چلتەنی یاسان بەناوبانگ بە دەورەی یەریتەنی قاپی هەشتم ئاسەیبراکەی گۆرانە بەم شێوە باسی حاجی بەکتاشێکا بوومان ئەڵێ سەیفور بەڵاچەی بەرق و ئاتەشم نەسیمی ئاسا حاجی ئابەشم لێرە باس مەبەستە حاجی ئابەش حاجی بەکتەشە واتە منی سەیفور نێو ناوی سەیفور بووە تێشکی بەرق و ئاگرم و وەکو نەسیمی و وەکو حاجی بەکتەشم پێنجم کەس دەروێشتووسەی پیامەیە لە جەمی چلتەنی یاسان بەناوبانگ بە سەردەمی یەریتەنی قاپی هەشتم کە ئەویش بەم شێوە باسی حاجی بەکتەشەکە دەروون خەزانە سوڵتان ڕووکەش نەزاهر تەحویل نەباتن بەکتەش واتە دەرونی من خەزانەیە و سولتان بەرگی ئەو خەزانەیە لە زاهر لە ئەستۆمدایە و لە باتنیش تایبەتە بە حاجی بەکتەش یعنی ئەو چشتەی لە باتنی حاجی بەکتەشەوە من وەرم گرتووە دەروێش خواوێردی لوڕستانی سەردەمی ئاسەیبراکە دەروێشەکان لە هەموو ناوچە کوردنشینەکان بوونە لە ئاین یاسانیش هەموو پیرەکان لە هەموو ناوچەکە بوونە نە تایبەت ناوچە کوردنشینەکان مەسەڵەن ئێمە پیر دەدەژ ڕەجەبی ئیستانبولیمان بووە کەڵامی هەیە لە دەورەی بالوولدانا لێرە دەروێشخوامرای لوڕستانی ئەفەرمێ وە دووشەشەوە داوام هانە سەر وە دووشەشەوە وەو کارخانەی سەر شابەکتەشەوە حەسا و دووبیست هاوە بەشەوە واتە بەر ئەم باسی ئەسرارە حاجی بەکتەشە لێرە دووپا دەکرێتەوە کە لەم ئاینە کوردیانەی کە ئێستا ئێمە کۆبوونیەوە لە دەور یەکترین ئەو سەرمەگووە هەر بووە و ئێستای شار لە برێک شوێنە بێت پرسیار بکەی لە دەرەوە پرسیارە لێ بکەن بە هەڵە بیان بێ لەبەر ئەو سڕە ئاشکار نەبێت ئەم باسی ئەو سڕا کات کە لە سەردەمی حاجی بەکتەشیا بووە واتە بە شانسێکی چاک و بەدڵنیاییەوە خوازیاری شتێکە وا لە کارخانە و مەکتەبی حاجی بەکتەش بە قەناعەت گەیشتنی چلتەن بەسراوە بەو بەشەی حاجی بەکتەشەوە هەفتەم کەس دەروێش حەیدەر پایارە ئەویش ساوی دەفتەرێکە نزیکەی شاید 300-400 بەرگ بێت باسی ئەویش هەر لە جەمی چلتەنە کە باسی حاجی بەکتەشمان بۆ ئەکات لە چەند دێرشێردا دەروێش پایار ئەفەرمێت دەور دنیای دوون و ڕاستی کەشیم زیڕەی زوڵفەقار بەرق بەکتەشیم معناکەی ئەبێتەوە ئێمە بەڕاستی ئەم دوونی جیهانیمانە بەسەر دەبین و هەروەها ئێمە دەنگی شمشیر و زوڵفەقار و بەرقی حاجی بەکتەشین دەروێش پایار لە شوێنێک تردا هەیدەر پایدار لە شوێنێک تردا باسەکە بەم شێوە بروز گردن قال بەکتەشی یەقەش هانە چەند خرابەکەشی مەدڕووە پەردە ئەتر بووەشی مەدرووە دەماغ یار گوڵبەشی لەم وایە حاجی بەکتەش یارێکیشی بووە ناوی گوڵبەش بووە بەداخەوە ئێمە چون تیکست بەکتاشیە لە بەردەستمان نەمانەوە نازانین چۆن بە چۆنە بەڵام لێرە ناوی هاتووە واتە دەنگی تووڕێی حاجی بەکتەش سەری هەڵدا و بەڕووکی هاب دەستی کەسێکەوە بە توندی دەیکێشێت پەردە و ڕووکەشی ئەتری بوونوەشی ئەو ئەدرێ و بوونی ئەداتە دەماخی ئەو یارێکە بەناوبانگە بە یاری گوڵوەش هەشتم کەس دەروێش کەریم گەحوارەییە ئەم زاتەش لە جەمی چلتەن یاسانی سەردەمی یەریتەنی دەورەی ئاسەیبراکەی گۆرانە ئەمیش لە سرودەکەی وا باس حاجی بەکتەشەکە بۆمان دەروێش کەریم گەحواری ئەفەرمێت چەند تاڵی نەتەوەن ساخت کارخانە شەرجوو شەراشوو نەخش زەمانە نڕای قەوڵ شەر حاجی بەکتەش بی سەرسجود نەسای جەمع هەبەش بی واتە چەند بەش لە بەردانی بنچینە و هەموو واتە چەند بەش لە بەردانی بەردی بنچینەی هەموو شەرکەر و ئاژاوەگیڕی سەردەمیانە سەر بە ڕێبازی حاجی بەکتەش بوون و ڕێز لێنەری جامی هەبەش بوون نۆهەم کەس دەروێش شێرخانی کرندیە کرند شارێکە لە داڵەهۆ یەکدەست یارسانیە شاید 90 لە سەدی یارسانی بێت ئەم کەسایەتیە خەڵکی ئەو شوێنە بووە ئەفەرمێ جام زەردی تار نەشەوق و وەشم دووبارە ئەمیش باس جامە بەکتەشەکان جام زەردی تار نەشەوق و وەشم دەرسوەندەی شەوان حاجی بەکتەشم ینی
بەڕۆنی بە ئاشکاری ئەڵێ من قوتابی مەکتەبی حاجی بەکتەشم جام زەردی دابڕاو دەرسوەندەی شەوان حاجی بەکتەشم معناکەشی ئەوە ئەبێتەوە جامی زەردی دابڕاو نەتیشکی خۆشیم قوتابی مەکتەب شەوانی حاجی بەکتەشیم لە شوێنێک دەدا ئەفەرمێ ماڵماڵشن نەزەر بە دەمڕەش مەهاڵەن بەش و نەدەسە بەکتەش مەبەزە دەمڕەش ئەو خنجەر کوردیەسە کە بەناوبانگ بووە قەدیم لە منتەقە ئەڵێ من لە دەستی زەربی شمشیری دەمڕەش خۆی دەشارێتەوە ئیمکانی نییە ئەو کەسە بتوانێت لە دەستی حاجی بەکتەش ڕزگاری بێت دا هەم کەس دەروێژلاچین هەواسوەندیە لە جەم چلتەنەی ئاسەی ئیبراکە و لە یاران سەردەم ئەو بووە ئەویش بەم شێوە باسی حاجی بەکتاشەکات ئەفەرمێ بازی تەرز تێخ زۆفەقار باشم بازی حجرەی ماڵ حاجی بەکتەشم واتە بڕێک لە ڕێگای تێژی و زۆفەقارەوە بەم بەشە گەیشتووەن و بڕێکیش پەروەردەی مەکتەبی حاجی بەکتەشم دەروێژلاشین لە شوێنێک ترا ئەفەرمێ حواڵەی باتن تەرکەش نەکەشم مهر دەستنیشان حاجی بەکتەشم یعنی خۆی بە نوێنە بە خەلیفەی حاجی بەکتەش ئەناسێنێت واتە من بەشی باتن لەگەڵمدایە و مهری و شوێندەسی حاجی بەکتەشم لە شوێنێک تردا دەروێژلاچین ئەفەرمێ یەک جا بە خەڵەت حاجی بەکتەشم یەک جا بە خروش یا مڵکە حەبەشم واتە من لە گرۆپی خەڵات کراوی حاجی بەکتەشم و گرۆپی ڕاپەڕووی وڵاتی حەبەشم دووبارە هەر لێرە باس خۆیە کات کە ئەمە لامۆیە دووبارە بۆتەوە لێرە ئەفەرمێ وێم لە کارخانەی حاجی بەکتەشیم داوای حازری بەکەش بکەشتیم بروز نەمەدان دەست نەتەرکەشتیم واتە حاجی بەکتەشم بینیوە خۆم لە مەکتەبی حاجی بەکتەش بینیوە و لە بەشدارانی شەڕ و هەر کەس وەکو خوێم بینیوە گۆڕەپانی هەڵگیرسان و دەست بە تەرکشم بینیوە دەروێژلاشین لە ئەدامە ئەڵێ لە درێژەی شێرەکەیدا باس دەکات باس حاجی بەکتەش بۆمان دەکات ئەفەرمێ بەزر دەستنیشان حاجی بەکتەشم پێشڕەوی یارم بەچەی حەوەشم واتە من تۆمی دەستنیشانکراوی حاجی بەکتەشم و پێشڕەوی یارسانی و مناڵی حەبەشم لێرە من زۆر کات ئامادەبووانی بەڕێز ناگرم ئەگەمە ئەنجام باسەکە کە چییە بۆ ئێمە بەکتاشیەمان لە داڵەوە لە یارسان لە ئێران لە ڕۆژهەڵات نییە بەڵام ئەم هەموو ڕێز و ئەم هەم بە شانازیوە باس حاجی بەکتەشکردنە چییە؟ ئایا چۆن پەیوەندیەک بووە لە ناو ئەم دوو بیر و باوەڕا و مەسافەت و زیادی بەسەڵا جوغرافیاییوە لە ئەنجامدا کەڵامی یارانی جەمی چلتەنی یارسان سەردەمی ئاسەیبراکەی گۆران ئەو ڕاستیە دەسەڵمێنن کە حاجی بەکتەش کەسایەتیەکی ئاینی و پیرۆزە لە لای یارسانەکان بەتایبەت لەلای پیران و کەڵامبێژانی یارسانی ڕۆن و ئاشکرایە ئەو کەڵامانە کە لەلایەن ئەو کەسایەتی ئاینیە یارسانیانەوە لێرەدا هاتووە هیچ گومانێک لە نزیکایەتی و یەکبوونی یارسان و بەکتاشیە نایڵێ هەرچەند سەردەمی حاج بەکتاش و ئاسەیبراکە زۆر لە یەک دوورن و دوو سەردەمی جیاوازن بەڵام یەکبوون ڕیشە و بنچینەی ئەم دوو ئاینە بە چاکی و هاشا هەڵنەگەر لە ئاینی یارسان ڕەنگی داوتەوە گیرمان ئەگەر بەڕای هەندێک کەڵامزان و کەڵامناس مەبەست لە حاجی بەکتاش ئاغاسەیبراکەی گۆران بێت جا ئەوە لە دیدگای دوونادوونەوە کە لە بناغەی باوەڕی یارسانە زیاتر و جوانتر خۆشەویستی نێوانی پیرانی یارسانی و بەکتاشی و یەکبوونی زاتی و ڕوحی حاجی بەکتاش و ئاسەیبراکە دەسەڵمێنێت هیوادارم ئەو وتارەی بەندە ببێتە ڕێخۆشکەر بۆ کەسانێک بتوانن بە وردی لەسەر پەیوەندی یارسان و بەکتاشیە لێکۆڵێنەوە بکەن من بۆ ئەو وتارەم لە دەستنووس ئەو دەستنووسانەی کە لە ناوەند ئاینی یارزان پارێزراوە هیچ شک و گومانێک لەسەر دروستبوون و ڕاستبوون و سەڵامەتیان نییە ئەکسی وێنەی دەستنووسەکەمیش بەڵاو کردوێتەوە باسی
ئەو پەیوەندیە ئەەکەن. من هیوادارم بتوانم ئەو پەیوەندیە لە گەڵ ئاینەکانی تر، ئاینە کوردیەکانی تر، باوەڕە کوردیەکانی تر بە پێی تیکستە پیرۆزەکان ئاینەکان بیسەڵمێنین. دابوونەرێت شتێکە بەڵێ لەناو کوردەواری دابوونەرێت من زۆربەی وەکو یەکە، بەڵام لە بیرروڕای ئاینی لە قەداسەت لە پیرۆزی تیکستەکان ئەوە بسەڵمێنین ئیتر حاشا هەڵگر نییە، ئیتر یەکبوونمان مسۆگرەکات. ئەبینین لە دابوونەرە زۆر لە یەکۆ نزیکین، بەڵام دابوونەرەتەکە شیفاییە ئەچێتە ژێر پرسیارەوە. بەڵام ئەگەر لە تیکستەکان هەوڵ بدەین وەکو چۆن ئێمە باسی حاجی بەکتاشمان کرد لەو تیکستانە، من قەت ئەوە لە خۆمە ناتوانم بڵێم، ینی ئەگەر شتێک هەتا وشەیەکیش لەوە زیاد بکەم یا بکەم لە لای پیر یارسانەوە لای گەورەی یارسانەوە چمە ژێر پرسیارەوە، ینی وەکو خۆی ئەوم بەڵاو کردوتەوە ئێمەش بە پێی ئەو بەڵگانە بە پێی ئەو گەڵ تیکستانە ئاینیانە حەکام لە ئاینە کوردیەکان هەیە ئەو پەیوەندیە ئیسپات بکەن زۆر زۆر باشتر و زیاتریش لە یەک نزیکە بینەوە. من لە 10 دانە سەرچاوەیش 10 دانە دەستنووس وەکو سەرچاوە هاوردوومە باسی ئەوانەم کردووە، ناو سەرچاوەکان میشاوردووە. ئێستا زۆر کات ناگرم، کات بەڕێزان کاتان ئەرزشمەندە، زۆر کاتان ناگرم، بەڵام هیوادارم زیاتر لە یەک نزیک بینەوە، هیوادارم زیاتر یەکبوونمان مسۆگەر بکرێت بە دەلیلی ڕاستەقینە، نە بە ئەحساس و نە بە هەست و جۆرێک فکر بکەین یەک دڵخۆش بکەین، بەڵام بە پێی بەڵگا یەکبوونمان ئیسبات بکەین. ئەوە بۆ داهاتوویش باشە، بۆ پێکەوە ژیان باشە، بۆ هەموو شتێک بۆ وڵاتەکەمان باشە. دەستان خۆش بێ، سوپاسانەکەم، زیاتر لەوە کاتان ناگرم، سەربەرز و سەرکەوتوو بن. گەلێک سپاس بۆ مامۆستای نەمەتەکەش ئەمین زەحمەتکێش بێ ئیشارەکانی لەما خۆتیژە کرد و خلاص کرد بێ پرۆژن چەند دەقیقە دوبارە بەخێر هاتی سەرچاوەر هاتی لێ گاوێ مامۆستا سعید وەلات جرد ji دۆکێ سەرۆکێ ناوەندا کولتوریە لادەشێ خوازم دەربارەی جەنابێ ویدا و خەواتی ویدا چەند گوتنا بکەم و پاشی کەرەم کە خەفتنا خۆت پێشکەش بکەم. ji dayîk bûye di sala 1965 de li Şingalê hilgirê bawername yanî bakaloriyaya dîploman dibêjin bakaloriyaya li ser ziman û edeba Kurdî ji Zanku Serhedîn beşê Koleja Edeb di sala 1987 de nivîskar û hozanvan e berhemên wî li çendîn kovar û rojnameyên herêmî û derve de hatine belavkirin. Çendîn vekolînên wî di derbarê êzidiyan da di kovara Laleş de hatine belavkirin. Li çend kovar rojnameyan da karê rêvebirî û sernivîskarî kiriye wergerên ji zimanê Kurdî bo Erebî kirine û çendîn hozan belavkirine. Niha serokê desteya bilindiyê bingeha Laleşa roşenbîrî û komelayetiye. Kerem kema Mustafa. دستوری ناوی خودێ ئامادە بووین بڕومەت و قەدر تێکستەرگی پیرۆزی ئۆلای زدیات بێژێ ئەزبەر بە دیواناوی پەدشایی ملێ دیتم خۆشی و شایی سەری هەموو اتفاق و تەبایی خودێ دخوازم تفاقا ملەتێ ما تفاقا هەموو ملەت و ئاینان لەسەر بنەمایەن ئاشتێ و خێرێ و یەکتر قبولکردنێ ڕۆژ بڕۆژ مەکووم در ببێ. بەڕێزە هەنەرێز پێدێ هەواڵێ من مامۆستا خێری ئاماژە بگەلک عالیەت هێزیتایە کرد چوەکو ڕێ و ڕسم قەول و بەیت و قەسیدا دوعا و دروزا و گەلک عالیەت دیژی ئەس ناخوازم وان عالیەت کە مامۆستا خێری ئاماژە دیکری ئەس دووبارە بکەم لێ بەری ئەس بێمە سەر بابەتێ خوایان مژارە خوا
ئاگرێدای دیرۆکە ئێزیدتایە دیرۆکە پەیدابوونا ئێزیدتای و جغرافیەتە ئێزیدیان بە مدوێ ئەس ئاماژە بە خاڵی بکەم و ئێزیدتایی وەکو یەکش کە بنترین ئۆلێن هەکە ملەتێن ئاری و تایبەت ملەتێ کورد باوەریا خۆپیانی جەوهەرێ فەلسەفاوێ ئەوە بتبیژێ خێر و شەڕ هەردۆش دەریە خودێتێ و خودێ عاقل بەخشیە مرۆڤ داکو ڕێت باش و شاش جێک جدا بکە و هەوڵ بدا و هەردەم ئالیە خێرێ بسەر ئالیە شێردا ئیزال بێ پاشخۆکە هەفدژی نەبایە ئەمە نەتخواست و مرۆڤایەتی سەر ئەردێ پەیدا بێ هەمووی بووبانە ملیاکەت بەس هەفدژی وەکو حکمەتەکش ئالیێ یەزدان بە پەیدا بوو داکو مرۆڤ ئەزمونێ یان تەجروبێ ڕە دەرباس بێ و تەکەزیە بکەک و فعلەنی هەژیا سەر بێ ئەردێ جیانێشا ببێت هەلبەت ئالیێت دیرۆکە پەیدابوونا ئێزیدتایەژی مەکرینە دو قۆناغ یان سێ قۆناغ قۆناغژی ئالیێ میتۆلۆجیا پێی میتۆلۆجیا ئێزیدیا ئالیێ دیترێ هاتنە بەری شیخادی و ئالیێ دیترێ هاتنە پشتی شیخادی و پاشی جغرافیەکە هەبوونا ئێزیدیا هەلبەت بیرمەندەکت بیژێ مەترسیدارترین تشت و تووشی ملەتان ببێ ئەوە دەما خەلەکنش دیرۆکاوەی جوان ملەتا تێنە قوتکردن یان تێنە ونداکردن ئەکە خەلەکێ دیرۆکە ملەتا هاتنە ونداکردن زەحمەتە تگرێدانەکە درست ئا دیرۆکە هەر ملەتەکی پێک بەگرێ بدی جا هونزانن ملەتێ کورد گشتی و ئێزیدی تایبەت تووشی چەندین فەرمانێت قڕکردنێ و اضطهادێ بووینا سەردەمێ پەیدابوونا خۆ هەتا ڕۆژا ئیرۆ هەلبەت ئەو یەکژی بوویە ئەگەرێ پەیدابوونا نەک هەنەک خەلەکا بەڵکو کۆما خەلەکش دیرۆکە ئێزیدتایە هاتینە ونداکردن لۆمە ڕەنگە هەرچەندە پشتا خۆ چەندین ژێدەرێ دیرۆکیژی گرێدایە و ئەبتێکستێت ئۆلا ئێزیدیاشی وەکو لی نێڕینا خۆشی وەکو ئێزیدیەکشی هەوڵدایەک و ئەس هەنەک ڕاستیێش دیرۆکە ئێزیدتایە خۆیا بکمژوێت هێژەڕە لێ ڕەنگە لوێیەکێژی هەنەک خەلەل پەیدا ببێ یان نەگرێدانا ڕاست و درستە هەموو زانیاریەت گرێدای بۆ ئۆلا ئێزیدیا بە چێتکە بنیای نوبن لۆمات بێ ئالیدە مرۆڤی هشیار بێ و بیتر ئەو کەسانێت دڵسۆز و وەفادارێت ئۆلا خۆ و ملەتێ خوا زەند و باسکێت خۆ ڕامالن و هەوڵ بدن پیراست و ڤەکۆلینێت کورتر وان خەلەکا ببینن بەری ئەس بێمە سەر وان ژێدەرێت هەکا ئاماژە دیرۆکە کەبرا ئێزیدتایە کرین ئێزیدیا هەلبەت پشتی هەکا ئیمپراتۆریەتێت خۆدان هێز هێرش برینە سەر ئێزیدیا و ملەتێت دی و چه ئشعالی ئارکۆلۆجی بە یان شعالیە ژێدەرێ نویسانی بەژی هەوڵداین و هیچ شوێنەوارەکی دیرۆکەوان نەهێنن و پشتی وانجی هاتنە ئاینێت مزگین بەخش یان دیاناتێت تەبشیری و وانجی مخابنی بە شوونەکە هەوڵ بدن وان ئاینێت کە بنار هەم بێز بکن وەکو دەستپێکە معریفەتە پەیدابوونە معریفەتە مرۆڤایەتیە مخابری بە وانجی هەوڵدا یان نێفخۆدە بەحەلینن یانش بنی نەهێلن لۆما ئێزیدیا ئیدی بەهوەری تشتێ نویسانێ نانی و خوا تشتێ نویسانێ بە دزینیان خوا گۆشەگیرکردن گوت ئیدی مەحتیمادێت سەر تشتێ نویسانێ ناگن هەرچەندە ئێزیدتایی دیژێ میەکت بێ زانای ژیر بێ هەموو معنیای خەبیر بێ لە ڕۆژە ئاخرەتێ نەی سەرگەردانی سەفیل بێ یعنی ئێزیدتایی تاکیدێ زانست و زانینێت کە کوڕۆکێ هەبوونا ئێزیدتایە زانست و زانینە لێ شترسێ وان جێدەرێت هەکە هەوڵداین دیرۆکە ئێزیدتایە تەشویشێت سەر بکن یان تێک بدن ئێزیدیا ئەتیمادە سەر میتۆلۆجیا خۆگر و ئەو میتۆلۆجیجی تەوزیفکردن تێکستێت ئاینیدا سەبەقەکش قەولە ئیمانێ هەبوونا ئێزیدتایە هەبوونا کنیاتێ بەگرێتدا وەگوڵ خوارێ دیارت بژێ ئیمانە بچ نیشانە وەکی نە ئەرد هەبوو ناسمانە نە بەحرا بوو نە بنیانە نە چیا هەبوو نە سکانە ڕێ هەبوو تەریقەتە ئەرکان هەبوو معریفەتە وێ ڕۆژێ سڵتان ئێزیکانیا سپی ژمێرارەکڕە قوبلەتە یان کو هەبوونا ئێزیدتایە هەبوونا کنیاتێ بەگرێدایە
هەروەها سەبقەیەکە دیش هەمان قەولیت بژێ بەری عەرش و سەما بەری لەوح و قەلەمە بەری هەوا و ئادەما یا ڕەبی بەری 90,000 ساڵی زلباتەمە یعنی دیرۆکەکە دوور و درێژە پێی میتۆلۆجیای پێی ژێدەرێت نویسینجی دیرۆکەکە دوور و درێژە لە پێی میتۆلۆجیای ئێزیتایی هەبوونا کنیا تێتا گرێدان هەروەها سەبقە کشقەولێ زەبوونی مەکسوورشی بژێ بەری ئەرد و ئەسمان نەکمەکنی لالشەکەش پێش مقابلی خۆ نژینی محبەت و غەرزێ نووری ناودانە و سەکنی یانکو هەبوونا لالشێ وەکو پەرستگا پیرۆزە ئێزیتایی ئیدی ئەردێ ئستیقراریان جێگیریا خۆ بر چەندین تێکستێ دیژی هەینە هەلبەتت گرێدای میتۆلۆجیا ئۆلای زیدیابا و دەرباری دیرۆکە پەیدابوونای زیدتاینە لێ من نابێت گەلەکە ژوان تێکستە دیار بگم مدوێز بێمە سەر چەند جێدەرێ دیرۆکێت هەکە ئاماژە هەبوون یان دیرۆکە کە بنای زیدتایێ داین و یەک ژوان بە کۆلەراژی ئاکو محەممەد میرزادا بەرهەمێ خۆی بنابێ دیرۆکە کوردان یا کەڤن و بەڕێز محسن ئۆزدەمیرش تیپێن ئارامی و گوهاسیا تیپێن لاتینیدا خۆیات کو مووسری کۆمەلک ملت بوون بەڕەبانیش جیه و ئۆلا کوردانیا کەبنت کردن و سەدێ سێزدێ پێش زاین دژی هێرشە ئاشوریان بۆ سەر باژارێ ئارینۆ و تەکەزیەت کە کوجێ پەرستگەها لالەشان هۆ بوو شەر کرینە و بەرگەریەکە ئەفسوناوی پەرستگە و جیە خۆکرینە لێ دیارە هێزە ئاشوریان زێدەتر بوو لۆماوی دەمی باژار و پەرستگە تالان کرینە هەمان بە کۆلەر هەمان جێدەری دەتبیژێ ددە خۆیاکردن گووی دەمی سینۆرێ ئۆلای زیدیات گەهشتە تەبایە چیایەن زاگرۆس و تۆرۆس هەروەها نویسەر عەزەدین باقەسری بەرهەمێ خۆی بنابێ مەرگە دە خۆیاکردن و قۆناغا بەری هاتنا شیخادی بۆ لالش بەدگەڕیا دەمەکە دوور و درێژ و دابەشت کە سەرد قۆناغا پەرستنا دیاردێن سروشتێ و قۆناغا بەرەو یەکتا پەرستێ قۆناغا پەرستنا دیاردێن سروشتی هەلبەت نوبەر بوو و هەر دیاردەیەکە سروشتی خۆدانەک ژیرەت هاتە دانان و باوەریا خۆبووی خۆدانی تانین چێ لەهیا بە چێ بارانێ بە چێ خۆدانکردنا مەڕوومالات بە هەر یەکیشی خۆدانەک ژیرەت داتانین و باوەریاخوا بوان خۆداناتانین بەرەبەرە یەکتا پەرستین لا ئێزیتایەدا پەیدا بوو ئیدی ئێزیتایە بتنێ یەک خۆدا پەرست بۆ ژی خۆدایە خێر و شەڕەوە متبیژن خێر و شەڕ هەردۆش دەریە خۆدێتی هەروەها بە کۆلەری وەغەرکری دکتۆر عەبدولقادر مارۆنسی ژمارە 13 ژدیدارەکە خوال گەل گۆڤارە لالش لە خۆیاتکە و ئۆلا بەربەلاو ناف کوردان ئۆلا مەزدایەس نابوو و ئەوڵ هەمان ئۆلای زیدتایە پالوێ ئۆلێ چەندین ئۆلێ دی هەبوون دەبەرێن جدا جداین کوردستانی لێ وەکو چەقێن ئۆلا مەزدایەسنا ئێزیدتایێ هێنە هەژمارتن دیسان وەکو لەرەکی دیە ناودار کۆژی سەڵەوات گولیامۆڤە بەرهەمێ خوا ئاریا القەدیمە و کوردستان الأبدیە ئاریا کەبن و کوردستانە هەردەمی یەک و دکتۆر اسماعیل حەساف زمانی ڕووسی وەرگێڕایە سەر زمانی عەرەبی وها بەحسا کەبناتیا ئۆلای زیدیاتکە پێش هاتنا ئیسلامێ هەموو کورد سەر ئاینێ ئێزیدی بوون یان ڕۆژپەرست بوون ئێزیدی کۆمەلەکە گرتیا لاساییە پێگیر نبدابوو نەریتێن خۆل ناو جڤاکە کوردیدا و văkorin xoyatkin ku ola zitaye ya hendo ariya و او اولا کبنارترا اش اولا زردشتی الناف هوزن هندو آریا دا برامانا که دی ازیتایل آسیا بچو که بنترش رکابی دو آبستای البته یزیدی جیل تکستر کی پیروزی اولا خودت بیجن اش آریان ام ملت خاصه سبارت آین مترائی کو یزیدی بیجن روزا که بنابه مهترا یان کو مترائی هادنا ناسین او خود بیجن وكولر يعني وكولرا مثلي دكتورة عايدة بدر البرهمي خوي بنابي أثر الديانة اليزيدية في الديانة زرادشتية يعني كارتي كرنا أولا يزيدية السر أولا زرادشتية وتيزي باورنامايا ويا دكتورايا وهذا الباري ديروكا قيدابونا مترائية نفيسيا مترائية يكش كفنترين باورية دروش برسية الجهاني والناف وزن هندو أوروبي البلندائيين جاين زاغروس ودبرين كفنين فارس ديار بويا هەروەها باکووری میزۆپۆتامیا
دیرۆکا پەیدابووناوەیە بەدگەڕیا سەدەی شانزدەیە پێزاین و هەندێکت بێژن سەدەی بیستێ پێزاین و هەندێک دیرۆکاوێ بەدگەڕنا 6,000 ساڵی پێزاین. وكولر دكتور خليل جندي البرهمي خويب نابي البحث عن الدين اليزيدي التاريخي يعني قريان البي آيين يزيدية دي روكي دت بيجي اگر سومري كافنترين بيلين مروفاتية بنين شپاوانين مراعي ادمي دياج باكوري ايراني يا هفسنور تقل دريا قزوين هاتبن وابراهيم ايونيمي نتويكو نابكي هماي توطميا بيلك الرقص هندو ايراني هاتبن الأور بريكا لورستاني جيگير بوبنو پشتی هنگیل سردم کاسیا 1700 سالی پیزاین کوچبری حرانه بوبن اولا ازیتای تنیا اولا کبنا مایا کو جشن سومر سالانه ساغت کا و کو جشن سر سالی اکیتو و پیروز کرنا سروک ملیاکتا دی موزی آن تاوسی ملک یا فرا درباری گریانه الخلق الوندابوي يا ديروكا يزيديا رولي غوفارا لالش كو غوفارا كا ورزيش علي بنگه لالش روشنبيري كومالاتي وديتا وشاندن نهي تجبير كرن كو هتا نهو بيندير سي جمارا جي خطينا بردست نويسرو وكولرو خندوانو همو جمارين ويب وكولين زانستي درباري اولا يزيديا بهر سي زمانين كردي وعربي وانجليزي هاتينا خملاندن ويا بردوام الوشاندني بيغومان چندین وکولر و روشلات ناسین بیانیشی درباری دیروکا ازیتا نویسی جوان باسل نکتین منورسکی هنری لایار دکتور مهرداد ازیتی دکتور نجاتی عبدالله مسعود محمد شاكر فتاح محمد امين زكي توفيق وهبي تومابوا فيليب جراينبورغ بير خضر سليمان دكتور ممو فرمان و عز الدين باقصري وچندین نویسر دی بێگومان کۆچبەریەن ملەتیان سروشتی و ناچاری بووینا گەرا تێکڵ بوونا هەزر و بیر و باوەڕە بشێوەیەکی ڕێژەیی کارە یەکترکرینە لێ مخابنی بە ئەو ئاینێت کەبنێت هەکا پشتی ئاینێت مزگین بەخشیانێت تەفسیری پەیدا بووین نەهاتینە قبولکردن و هەموو هەوڵ هاتینە دانان و بێنەژنا برن و دیرۆکەوان بێتە شێواندن پشتی هاتنا شیخادی نابەرا ساڵە هەزار هەفتی و ددووە ئازاینی 1962 شیخالی دەمەکی دیار بوو و ڕاستی ێزیتایە پێتەوی دەرمانکردنا یان سارێشکردنا برینێت ئێتخۆ بوو لۆمە شیخادی ئیدی خوا ئەلوان ئێزیدیت بریندار کرە خۆدان و هات لالەشی ئەلوێ پەرزگەها کەبنارە ئۆلا ئێزیدیا دیسان جێگیر بوو و مریدێت خوا بە حەواندن و ڕێ و ڕسم و حەد و سەدێدن و ژێزیتایە ڕەدانی هەلبەت پشتی هاتنا شیخادی گەلک فەکۆلەر و نویسەرا چ مەبەستیان بێ مەبەست هەوڵدایە و ێزیتایە و شیخادی بعروبەتێ یان ئەمەویەتێ بە یانم سۆفیەتێ بە گرێ بدن هەرچەندە ئێزیدیت بیژن ڕۆژەکەش ڕۆژال دەمێ دەستپێکە وەرگرتنا دەسەڵاتێش عالی عەباسیا بە فەرمانە کرد سەر ئێزیدیا ڕابوو و کۆمەک کوڕ و کەچا خۆپێک بە گرێدا و خۆلاڤێ وەرکردن جوان کوڕ و کەچا خۆرتەک و کەچەک بەڕەسیان و ئەبتەر و دەرتۆلا کەتەنیان بەرێوان کەتە لوبنانێدا و بیژین شیخادی و نەبیە دیێت پشتوی هەموو ستالیا وان کوڕ و کەچاینە جارەکە دی هاتینە خوا لالەشا پیرۆز کرینە خۆدان دەزانی شیخادی وەختێکیدا دیار بوو و حکمی عەباسیەتا بوو نامعقولە شیخادی کارێ خۆب ئەمەویەتی هەلدا و حکمی عەباسیا بێ و ئەمەویت متەحەدن ئشعالیە دیژی بە هەکە وەکو شێخەکی تەریقەت یان سۆفیگەرێک باە وەچووبال بەسرایە یان بەغدایە یان دەرەکە ئارام و ڕەحەت دەست بەلابەکردنا تەریقا خۆگربایە و مریدل خۆ بە حەوان بانە چڕ هاتلوان چایەت ئاسێدا و لوێ پەرزگا پیرۆزە کەبنارە ئۆلای زیدیابەری 1000 سالی هات خۆکرە خۆدان و خەڵکە دیسالی کۆم بوو و هەمان زمانی کوردیە شیرین تێکستێت خۆیت پیرۆز بەلابەکردن ئاژوەیەکی هونزانن هەکە ئەو ژێدەر و هەکە هاتینە نویساندن دەرباری شیخادی و دیرۆکە ئێزیتایە کەبنا پشتی هاتنەوەی گەلک شاشی تێدەینا و دوێ بە کۆلەر و نویسەرێت کورد بگشتی وێ دێزیدی تایبەت وان شاشیا سەرڕاستکن و دیرۆکە درست بدنا خۆیان کرد هەلبەت هونزانن سەر ڕایوەیەکێشی
چەندین فەرمان و قڕکردنێت ئیبادەکردنێ چەندین فتوا هاتنا دەرکردن دشی ئۆلا ئێزیدیا و جوانجی فتوایە ئەبوو سعود بن محەممەد العەمادی یا ساڵە 1575 میلادی فتوایە شیخ عەبدەڵای ڕەبەتکی ساڵە 1137 هجری یا ناکۆچی و دیسان فتوایە فتوە چێت داعشت بێتا لێ 2014 و دژی ێزیدیا دەرکرین ئەو یەک دیسان بووە ئەگەرێ بریندارکردنا جان و جەسەدی ێزیدتایە پشتی 100 ساڵی ئارامی بخۆ بەدیتی. شانی جغرافیە تێبە مەگۆتەوە ڕۆژێکیش ڕۆژا وەکو ئاکۆ محەممەد بەرهەمێ خۆی دیرۆگا کوردانە کە بن دەتبیژێ ڕۆژێک ێزیدتایی سەرانسەری چیایەن تۆرۆس و زاگرۆسە بەربەلا بوو لێ مخابنی بە ڕۆژ برۆژ ئەگەرێ فەرمانە و فەرمانێت نەمانێ و قڕکردنێ ڕۆژ برۆژ هەم جغرافیەت هاتەش دەستدان و هەمژی ڕێژە هەبوونا ێزیدیا ئەلکێمدا هەتا گەهشتیا وی وەختی و کۆمسیۆنا بالای پەنابەرات بیژێ نێڤە 700,000 و ئەمت بیژن نێڤە مەلیۆنەکی هەتا مەلیۆن و نیڤەکێ ێزیدی ماینە و عێراقی کوردستانی و وڵاتی دیاسپۆرا بەربەلا بن هەلبەت پایە بیترا ێزیدیا ئاکنجێت عێراقینیان دەبێت کوردستانیت دەربە ئیدارە کوردستانێنە کوردستانە باشوور جوانجی شنگال و شێخان و باشیک و بازان و بەعادرا و شاریا و خانپێ و دێرەبوون و دەشتا مووسل ێزیدی تقریبا 550,000 ێزیدی الڤان مناتقایان ڤان دەبەرای ئاکنجی بوو ژبەر ئەگەرە وێ جینۆسایدا دەرحەق ێزیدیا هاتی ئەنجامدان تقریبا 150,000 هەتا 100,000 کەسی ێزیدیت وڵاتی ڕووکرینە دیاسپۆرا و چوینە وڵاتێ ئەڵمانیا ئەسترالیا هۆلەندا ئەمریکا وڵاتی دیت ئۆڕپی نوها ئاکنجی بووینە هون هەموو زانن وەکو کوردستانە باکوورژی ڕۆژەکەش ڕۆژامە گۆت 366 گوندت هۆزا خاڵتاب تنێر کوردستانە باکوور بوون و تاوسێ دەست پێت کرد هەتا ساڵ بەدگەریا دیسا تاوسلوان هەر 366 گوندا تەنێ بێت هۆزەکێژێ دێزدیا کە هۆزە خاڵتایە دگەریا هەلبەت هۆزێت دێت ێزیدیاژی هەموو دەبێت کوردستانیت سەر کوردستانە باکوور وڵاتی تورکیا بەربەلا بوون لێ مخابنی بە هەر ئەگەرەکی بێ پایە هەرە بیتر بیژن ساڵە 1980 ڕەنگە 25,000 ێزیدی تورکیا هەبوون هەتنەوە احتیمالە 500 کەسیان هەزار نێبە 500 کەسیا تا 1000 کەسی نەمابن هەمووان ڕووکریا دیاسپۆرا هەلبەت ئەڤ یەکژی هەموو ئەگەرێت ترساقرکردنێ و نەیەکتڵ قبولکردنێ و کەربووکینە هەکا هەنێک تێکستێت کەبن خەڵکەکی هانت دندا دژایەتیای زیدیا بکەن ئەف هەموو سەبەب بنا ئەو یەکو ێزیدی جێ خۆ بهێن و ڕووبگنە دیاسپۆرا جدای یەکێشی کوردستانە ڕۆژئاواژی هەردوو پارێزگایت حەسەکەی و حەلەبێژی گوندێ ێزیدیا گەلەکت بەربەلا بوون و گەلک ێزیدی لێ دەریا بوون احتیمالەن هەلوێ دەرێژی نزیکی 1000 ێزیدی یا مابن یان نەمابن الوڵاتێت یەکەتیا سۆڤیەتیا بەرێژی گەلک وڵاتاشت یەکەتی بخۆبەت گرت تایبەت ئەرمینیا و جۆرجیا ێزیدی تاکنجی بوون هەتا نوهەژی ژمارەیەک تقریبا 35,000 ێزیدی لە ئەرمینیا و هەبێ کەمتریشی عەدەدی جۆرجیاژی و هەنەک رووسیاژی تاکنجینە لێ بڕاستی ێزیدی هەردەم نەبوونا خۆت ترسن لۆما داخوازش ئاینت مەزنت کن داخوازش دەسەڵاتدارت وان وڵاتت هەکە لێت ئاکنجیت کن ئیدی قانونێت مەدەنی بێنە تەشریعکردن و ێزیدیا وەکو ئاینەکی کەڤنال نێف خۆدا قبول بکن و بپارێزن دا ئەوژی مل بملێت هەموو پێکاتێت دی هەر وڵاتێکی کە لێت ئاکنجی بن کاربن ڕۆلێ خۆل ئابادان کردناوان وڵاتە دەببین درێژتر ناکەم زۆر سپاش بۆ گۆداریاوە. gelek spas bu mamusta sahip wala evi dikme u dengevi ne tane bu dine mezin u bu devletin din bu civaka Kurdu Kurdistanı ji pê bîstin em wek civaka ki medeni karibin nav xwe de tehamila hebûna bîr û baweriyên
ciyawaz bikin, cihê bikin, rêz li hev bigirin. Çawa ku beriya sed sal, yani ew fesadiya ku îro ketiye nav me, bawer bikin dîroka wî sed û pêncî sal zêdetir nîne. Beriya wî em nav hev dabûn ne tenê Kurd û baweriyên Komê biçûkê Kurdan bi fileya re jî em bi nav hev dabûn, bi cihûya re jî em bi nav hev dabûn. Tişarekî me tune bû, hurmeta me li hemberîya me bû. Herkes diçû serdana hev dikir, diçû eyda hev dikir. Bawer dikim em nekevin ber payê dagirkerê ku dixwazin me ji fikrê cuda ji ber cudaiya zimanê me ji ber cudaiya baweriyên me, mezhebê me, dînê me bera hev bidin û dûr ve temaşa me bikin. Dubare spas dikim vê gavê mafî axaftinê mamoste Selahattinê kerem ke mamoste. Tekrar merhaba. Şimdi Kek Said aldığımız karara göre bu sunumu Türkçe yapacağım. Hem dili anlama açısından Kırmançık'ı anlayan çok az insan var. Ama istiyorsan yine Kırmançık'ı yapayım. Ben evet. Şimdi sabahki sunumdaki bazı eksikleri tamamlayıp daha sonra bu dersindeki toplumun biraz tarihi gelişimi anlattıktan sonra inançtaki tarihi gelişimi anlatmaya çalışacağım. Şimdi evet Dersim'de kendilerini Kırmancı olarak belirtiyorlar, Kırmancıya diyorlar. Kendi bölgesine de Dersim diyorlar. Hardi Devriş olarak tanımlıyorlar. Yaşamlarına Desimkaniye diyorlar. Diline de Kırmançıkı diyorlar. Şimdi bu toplumun merkezinde inanç var, Raheriye inancı var. Ancak çift dil kullanılıyor. İnanç tek Raheriye inancı. Ancak buradaki Dersim aşiret Raheriye inancına mensup Kürt Dersim aşiretleri iki lehçe kullanıyorlar. Kurmanca ve Kırmançıkı konuşuyorlar. Büyük çoğunluğu Kırmançık konuşuyor ama bir kısmı da Kurmanca konuşuyor. Şimdi o Peri Vadisi'nin, Peri Çayı'nın güneyinde kalanlar Müslüman onlar. Öbür Peri Çayı'nın üstünde kalanlar ise Raheriye inancına mensup. Orada mesela Şadiller, Yüzoğullar, Milanlar, kuzeyde kalanlar Müslümanlar ama kuzeyde kalanlar Raheriye inancına mensuplar, Kurmanca konuşuyorlar. Yani bu oranlarsak %25 oranında Kurmanca konuşuluyor, %75 oranında Kırmançı konuşuluyor. Bir açıklama yapayım. Tabii hocam. Kırmançki diyor Selahattin Hocam, belki açıklayıcı bir şey olur. Kırmançki Dersim'deki zazaların kendi kendine verdikleri addır. Bu topluluğa biliyorsunuz 4 kelime kullanılıyor adlar için. Kırmanç, Zaza, Dimil ve Kirt. Dersim'deki zazalar kendine Kırmanç diyor. Tabii yani Kek Said'in dediği gibi aynı dil. Yani Zazrazki ve Dimili ile Kırmançık aynı diller. Yani fakat bölgesel olarak farklı olarak adlandırılıyorlar. Bizde Kırmançık diyorlar. Şimdi bunun tarihi gelişimi hakkında biraz değinmek istiyorum. Şimdi bana göre bahsetmiştim, bu Arap İslam ordularının gelmesiyle beraber, Kürdistan'a girmesiyle beraber, 640 yılları, 7. yüzyıl, bu bölgedeki Zerdüşt olan bu aşiretlerin bir kısmı Müslümanlığa davet ediliyor. Müslüman olanlar Müslüman oluyor, katlediliyor ama direnenlerin bir kısmı kuzeye çekiliyor. Kuzeyde de orduların giremeyeceği böyle dar bölgelere falan bu Dersim aşiretlerinin büyük çoğunluğu da bana göre o dönemde gelmiş, yerleşmişler ama geldiklerine tabii orada pagan doğa inancına mensup topluluklar da var. Onlar ve Ermeniler var. Ermeniler onlarla beraber
böyle bir inanç oluşturmuşlar. Reyaki inancına, işte Kırmançıkı'ya, itikadı Kırmancı'ya diye bir şey oluşturmuşlar. Bunu uzun süre sürdürmüşler. Daha sonra ilk değişim 13. yüzyılda Ebu Vefa ile başlıyor. Biliyorsunuz Ebu Vefa tarikatı o dönemde çok etkin bir tarikat. İşte Güney Kürdistan'da oluşuyor. Daha sonra kuzeye sirayet ediyor. Bu Dede Garkınlar falan şunlar bunlar ta şeye kadar Balkanlara kadar hepsi Ebu Vefa'ya bağlı. Çok etkin bir örgütlenme, çok etkin bir tarikat. Tabii buna İslami öğeler de var. Biz şimdiye kadar şeyi bilmiyorduk. Yani o Dersim'deki ocaklarımız var bizim. Bu ocakların hiçbir yere bağlı olmadığını, her ocağın bağımsız olduğunu söylüyorduk ama daha sonra çıkan belgelerde 3 ocağın Sinimeli, Avuçan ve Zeynel şeylerinin ocaklarının Ebu Vefa'dan icazet aldığını, ona ait belgeler ortaya çıktı. O belgelere göre işte şeyden izin alınmış, Ebu Vefa tarikatından izin almış bir üst örgüt olarak onların icazetiyle faaliyetlerini sürdürüyorlar. Bu yeni çıkan belki öbür ocaklar da oraya bağlıydı. Tabii o zaman şey yok yani Hacı Bektaş falan şeyi okunmuyor, SMS'i okunmuyor. Tamamen Ebu Vefa tarikatına bağlı. Bana göre işte Anadolu Aleviliğinin oluşması da tamamen Ebu Vefa'nın etkisiyle oluşuyor. Ebu Vefa işte Dersim'deki bizim ocakları da etkiliyor. İlk İslami etkileşim o dönemde oluşuyor. Ancak 1242 yılında Babayi isyanlarından sonra Babayiler de Vefai tarikatına bağlı. Edebali de yani Osmanlı'daki Edebali de onlar da bağlı. Çok şeyi var, müridi var Ebu Vefa'nın. O Babayi isyanından sonra, Babayi isyanının bastırıldıktan sonra Selçukluların bu Vefaileri kılıçtan geçirmesi ve tarikatı yok etmesiyle beraber ondan sonra devreye şey giriyor işte Hacı Bektaş giriyor. Hacı Bektaş da devletle beraber iş yaparak oluşturuluyor. Daha çok Anadolu'da yani Anadolu'da oluşuyor da Balkanlara kadar öyle bir oluşum sağlıyor. Bektaşilik belli bir 14. yıl, 15. yıldan sonra ortaya çıkıyor ve ondan sonra oluşuyor ama şimdi bu Yarasan arkadaşımız Hacı Bektaş üzerinde çok durdu. Yani onlar evet Yarasanlar çok önemsiyor Hacı Bektaş'ı. Ama bizde o kadar önemli değil Hacı Bektaş. Hacı Bektaş pir olarak kabul ediliyor ama yani bir üst merci olarak kabul edilmez bizde. Yani örneğin mesela Mustafa Kemal Celaleddin Efendi'yi gönderiyor Dersim aşiretlerinin kendilerini desteklemesi için Erzincan'a gidiyor. Dersim aşiretleri Celaleddin Efendi'yi kabul etmiyorlar. Dersim'e gelme diyorlar. Yani bizim sizinle işimiz yok diyorlar. O da diyor ki bunlar dinden çıkmış diyor. Sapık hale gelmişler diyor. Yani ama yani onlarda böyle bir etki nasıl oluşmuş ne? Belki orada kaldığı dönemde böyle bir etki oluşmuş. Ya üstünde şiirler de tam anlamadım ama tam şey yapamadım. Şiirler falan da var Hacı Bektaş üzerine. Sonra ondan sonraki gelişim yani değişim Sefaviler döneminde oluşuyor. Bu Şeyh İsmail'in dedesi Şeyh Cüneyt Erzincan'da 2 yıl kalıyor. 2 yılda orada epey bir geziyor. Daha sonra Erzincan'a geliyor. Erzincan'da bir çalışma yapıyor. Orada epey bir murit topluyor. Bu muritler de Erdebil'e gidiyor. Orada bir devlet oluşturuyor. İşte bildiğimiz Sefavi devleti oluşturuluyor. Sefavi devleti oluşumundan sonra bölge Sefavi devletinin egemenliğine geçiyor. Bu egemenlikten sonra Şah İsmail'in yani Dersim Şah İsmail'in egemenliğinde Şah İsmail'in halifeleri tarafından yönetiliyor. İlk büyük asimilasyon ve inanç kırımı o dönemde oluşuyor. İşte bu inancın içine İslami olarak kabul ettiğimiz Muhammed, Ali, 12 İmam, Ana Fatma, Ehl-i Beyt unsurları getirilip yerleştiriliyor ve bizim Dersim inancına mensup yani Reyaki inancına mensup
bunu kabul ediyorlar. Yani zaten yani ne askeri olarak ne teolojik olarak ne de güç olarak ona karşı koyacak durumda değiller. Kabul etmek durumunda kalıyorlar. Ki ondan sonra bizim inancımıza bunlar yerleştikten sonra işte Şah İsmail'in duazları falan cemde okunmaya başlıyor. O Erdevil ocağına göre cemler yapılmaya oranın şeyine göre yapılmaya başlanıyor. Ki ondan sonra işte böyle olunca da sonra işte Yıldırım Çaldıran Zafer'den sonra Yıldırım Dersim hakim olunca Osmanlı Dersim hakim olunca bu sefer işte Osmanlı'nın etkisi başlıyor. Osmanlı'nın etkisi de yoluyla yapmaya çalışıyorlar. Hacı Bektaş yoluyla yapmaya çalışıyorlar ama Osmanlı'daki anlayış şöyledir. Yani Kızılbaş olarak adlandırılıyor bu unsurlar. Batini unsurlar olarak adlandırılıyor. Onlara göre yani şeriata göre bunların katli vaciptir. Bunlara hiçbir çalışma yapmaya da gerek yok. Ve söylenen bir şey var işte 40 bin Alevi öldürüldü diye İdris-i Bitlisi'nin yazdığı. Yani bu rakam çok abartılı. Ben bu rakamın doğru olduğuna inanmıyorum ama yani işte onun söylediği, İdris-i Bitli'nin söylediği işte defter edildi 40 bin kişi, sürgün ve katledildi deniliyor. Evet bir katliam var, bir Kızılbaş katliamı var. Yani giderken işte geçtiği yerlerden bir Kızılbaş katliamı var ama bu rakam çok yüksek bir rakam ama sonuçta bir katliam yapıldı o dönemde. O katliamdan sonra da işte bölge tamamen altında, Osmanlı egemenliği altında. Burada yani Osmanlı'nın çok fazla çalışmasını görmüyoruz biz burada kadar. İttihat ve Terakki, Abdülhamid'e kadar görmüyoruz. Sonra Abdülhamid şöyle bir karar veriyor. Yani Kızılbaşlıktan vazgeçiyorlar. Diyorlar ki bu Kızılbaşları katletmekle bunları hiçbir yere varamadık. Biz diyorlar ki bunları sünnileştirelim, İslamlaştıralım. Bunlara itikad-ı batila diyorlar, refüzül mezhep diyorlar. Sonra Abdülhamid diyor ki bunları tahsi itikat yapalım. Yani Müslümanlaştıralım, sünnileştirelim. Onun üzerine çalışmalar başlıyor. İlk işte önemli çalışmalar Abdülhamid döneminde başlanıyor. Abdülhamid döneminde Dersim'de Mela okulları açılıyor. Yani işte Mazgirt'te açılıyor, bir ilçelerde açılıyor. Orada aşiret reisleri getirilip eğitiliyor. Amaçça şu diyorlar ki sizin işte yani cenaze erkanınız falan doğru düz yapılmıyor. Ne yaptığınız da belli değil. Biz size öğretelim nasıl yapıldığını ve ondan sonra bizim Dersim'de bu yani benim şeyime göre düşünceme göre Kur'an ve İslamiyet o dönemde Dersim'e girdi. Gördüğümüzde de o Mela okullarında Osmanlıca veriliyor, işte tarih veriliyor, bir de işte bu dini inançlar veriliyor. Ki işte ondan sonra o Melalar oluştuktan sonra Dersim'de köye gidip bu cenaze erkanını işte cenaze nasıl yapılacak falan onun üzerine çalışmalar yapıyorlar. Aynı bu dönem İttihat Terakki döneminde de bu Kızılbaşlık kelimesinde artık vazgeçiliyor. Dejenerasyona uğramış bir kelime zaten. Diyorlar ki biz yani bunu ne yapalım? Bunlarda de var zaten. Ali sevgisi de var. İşte 12 imam, işte Ana Fatma sevgisi de var. Biz bunlara daha sonra önce de Alevilik içinde değerlendirilen, ondan sonra Alevilik olarak değerlendiriliyor. İttihat Terakki'den itibaren Alevilik olarak değerli. Ondan sonra Alevilik deniliyor. Yani öyle bir şey ki yani bizim toplum ne Kızılbaşlığı reddedebiliyor ne Aleviliği reddedebiliyor. Aleviliği de reddedemiyor. Onu da sahipleniyor, onu da kabul ediyor. Böyle bir şey. Başkalaşım sürecini geçiyor. Yani evet asimilasyon, başkalaşım. Yani çünkü kapalı bir toplumsunuz. Yani yapabileceğiniz çok bir şey ekonomik olarak, teolojik olarak koyacak bir şeyiniz yok. Geleni kabul ediyorsunuz ama diğer taraftan da arka planda da kendi inançlarınızı sürdürmeye çalışıyorsunuz. Yani işte onlar da gizli yapıyorlar o dönemde.
işte bu cemleri falan gizli yapıyorlar. İşte öyle sürdürmeye çalışıyorlar inançlarını. Selahattin Hocam, ben vekil olduğum bir soruyu sorayım. Tabii buyurun. Yani Ali ile, Hazreti Ali ile Alevilik arasında bir ilişki var. Yani varsa bu ilişki nedir? İşte ilişki İslamiyetle beraber geliyor. Yani işte ondan önce ben Ali'nin olduğunu sanmıyorum. Yani şimdi şeyde Alevilikte işte iki tane şey var. Ali var aslında. Biri mitolojik Ali, birisi de gerçek. Yani gerçek Ali'yi biz biliyoruz. Yani işte Arap, ne yaptıkları belli. İşte kılıcıyla İslamiyet adına çalışan, işte bir sürü katliam yaptılar. Bir vuruşta 500-600 kişinin kellesini uçuran bir adam. Ama Alevilerdeki Ali böyle değil. Ali yani çok ılımlı, humanist, öyle bir figür ortaya çıkarılıyor. Yani bunu herhalde Aleviler kendilerine göre oluşturmaya çalışıyorlar. Ama yani bazıları diyor ki bu yani başka Ali ben bilmiyorum, varsa da birileri bana açıklasın, yani bu Ali başka kimdir? Yani Hazreti Ali'den başka yani Ali bizde yok. Yani isim olarak da yok, kişi olarak da yok, şahıs olarak da yok. Yani bence Kabul ediyor musunuz onu? Neyi? Alevilik olarak. hayır, yani şimdi şöyle, benim kabul edip etmemi çok önemli değil. Ben yani Yani değilim ama bahsettiğim kesin. toplum kabul ediyor. Evet. Onu kabul etmek lazım. Şimdi yani belki o Yani bu bir şimdi o noktaya geldi. İslamizasyon projesi midir? Evet, yani tutuyor da tabii o proje. İşte İttihat ve Terakki'nin devamıyla bu tutmuyor, sünnileştirme falan, ama bunun üzerine gidince bu Ali ve Alevilik tutuyor. O yerleşiyor. Şu anda zaten bu söylediklerim bizim inanç kabul etmez. Yani büyük bir çoğunluğu kabul etmiyor. Ya diyorsun ki sen ne diyorsun kardeşim? Yani biz Aleviyiz. Bizim inancımız üç şey söylüyorlar. Hak Muhammed ya Ali. Hak Muhammed ya Ali dediğinizde İslam'a bağlanıyorsunuz. Yani şimdi Hak Muhammed ya Ali dediğinizde ben Muhammed'i nasıl çıkarayım, Ali'yi nasıl çıkarayım? Peki İslamiyet, ondan sonra diyorsun ki benim İslamiyetle ilgim yok diyorsunuz. Yani ben kitabımda yazdım, o İslamiyetten bizim inanca geçen o hakikattir, marifettir ve şeydir, ondan sonra onların hepsi İslamiyet'te var. İslamiyet unsurları gelmiş inancın içine gelmiş. Biz onları atıp sökmeye şeyimiz de yok. Yani böyle bir niyetimiz de yok, ama inanç bunu kabul ediyor. İnanç bunu kabul ettiğinde benim söyleyecek bir şeyim yok ki. Yani onu oluşturan, o inancı oluşturan o toplum. Ben ancak onları anlamaya çalışırım. Yani yanlış da diyemem. Öyle bir hakkım da yok zaten. Öyle bir pervasızlık da yapmam. Adam kabul ediyorsa yani kabul ediyor. Bu şu andaki bizim Alevilik dediğimiz böyle. Gerçekten böyle. Yani Reyhake inancı ile ilgili biz Reyhake'yi ve Kırmancı'yı kaybetmiş durumdayız. Yok olmak üzere. Hem inanç hem dil yok olmak üzere. Yani zaten dili kimse konuşmuyor. Ben işte birinci konuştum. Şimdi Türkçe'ye geçtim. Çocuklarımız bilmiyor. Ondan sonra tamamen Türkçe'ye engaje olmuşuz. Türkçe düşünüyoruz. Türkçe rüya görüyoruz. Yani şimdi böyle olduğumuz zaman bizi de asimile etmişler. Biz de canımıza okumuşlar. Böyle bir durumdayız. Dilimiz yok oluyor. İnancımız yok olmuş. Tamamen Aleviliğe, sonra Sünniliğe devşirilmeye başlamış. Düşünün, öyle bir şey ki hadi şeye de razıyız. Yani Dersim'deki yapılan inanç ritüellerine, kültlerine, ama o da değişti. Yani her şey orada da yapılmıyor. Şimdi metropollerde, Avrupa'da bir sürü Alevi var. Bu Alevilerin işte bu inançları nasıl dile getiriyor? Gidiyorlar, bir dedenin arkasında duruyorlar. Onlar oradaki cemlerle, oradaki ritüellerle götürüyorlar. Bu bize uygun bir şey değil ki. Bizim inancımıza göre sizin piriniz ancak size cem yapabilir. Başka bir dede falan size cem yaptıramaz. Sizin piriniz kimse, o şeye sahipse, yeteneğe sahipse, o gelip size cem yaptırabilir. Ama gidiyorsun Aşkaleli, işte Tokatlı, Muhtarlı birisinin arkasında ceme giriyorsun. Bir de oradaki cem evleri
öyle bir rezalet durumda ki yani olacak şey değil. Tamamen siyasetle gelmiş. Hacı Bektaş'ı koymuş, 12 Mekamış, hadi neyse. Onlar diri figürler. O yetmemiş. Bir de Atatürk'ü koymuş. Ya kardeşim diyorsun ki bu ne? Yani Atatürk siyasi bir figür değil ki, dini bir figür değil ki. Yani bunu niye buraya koyuyorsun? Yani bu ne? Yani şimdi sen dini bir inanç şeysin, gerisin. Kalkıp bunu koymanda bir şey yok yani. Kalkıp kaldırsan kimse sana bir şey demez. Yani bu herhalde şeyi yorumluyorum ben. Yani korkudan dolayı veya işte bana karışılmasından dolayı şey yapıyorsun. Yani onu da çıkardılar başımıza 13. imam. 12 imamımız vardı zaten. Bir de 13 imamı çıkardılar. Bir imam da o. Adamın şeyle ilgisi yok yani. Şimdi dinle, şuyla bile ilgisi yok yani. İnançla ilgisi yok. Ayrıca sana hiçbir katkısı yok. Yani Alevli işte tekkeleri, zaviyeleri kapatmış. Ondan sonra babalar hepsini katletmiş, şunu yapmış, sürgün etmiş. Seni de aynı şey yapmış. Sen kalkıp adamın fotoğrafını oraya koyarak onur ediyorsun. Evet yani katline aşırı staklos sendromu, işte öğrenilmiş çaresizlik var. Öyle bir toplumuz. Maalesef öyle bir toplumuz. Çok kötü bir durumdayız. Yani inanç yok olmak üzere, dil yok olmuş durumda. Biz oraya devşirilmişiz. Sonra oradan da Müslümanlığa işte Sünniliğe devşirileceğiz gibi gözüküyor. Maalesef öyle yani. Şafiliye doğru mu, Hanefiliye? Kürtlerin çoğu hangisidir? Şafi. Vallahi keşke Şafiliye, Sünniliğe götürsün. Yani evet şimdi evet yani şeyin durumunu tabii yarasanların ve bu ezdiliğin ne kadar şey olduklarını emin değilim. Ama bizim durumumuz böyle. Yani bu inanç, bana göre bu üç inanç, ezdilik, yarasanlık ve rahi inancı, ya işte Mitra'dan itibaren gelmiş. O dönemde Aryan coğrafyasında Mitra'ya başlayan, milattan önce 1800-1400 yıllarında ortaya çıkmış Mitra. Öyle bir etkisi olmuş ki Mitra'nın ta 1. yüzyıla kadar batıya kadar gitmiş. 4. yüzyıla kadar batıda etkisini sürdürmüş. Şu anda biz doğuda Mitra şeylerini, ibadethanelerini göremediğimiz halde batıda Mitra ibadethanelerine gözü bir sürü ibadethane ortaya çıkardılar, o boğa kesim figürleri falan. Ama belki burada da vardı. Ya mutlaka var. Kürdistan'da da, Kürdistan coğrafyasında da var ya da var. Fakat evet var mutlaka da onların ortaya çıkarması ve İslamiyet onları yok etti yani. Ancak böyle söyleyebiliriz. Sonra işte devam edersek işte Zerva inancı var, Zerdüşt var, Mani var, Mazdek var, Anayta. Bunlar herhalde Ari ilaçları. Bu coğrafyada oluşmuş ilaçlar. Yani Kürtlerin ve İranlıların işte inançları. Bunu tarihlendirirsek 1800 yılından 642'ye kadar 2400 yıllık bir dönemde burada bu inançlar etkin. Şimdi 2400 yıllık bir etkinliği olan bu inançların günümüze yani çok da az da günümüze gelmemesi mümkün değil. İşte günümüze gelen de bunlar. Yani ezdilik, rakiye ve yarasanlık bulabildiğimiz kadarıyla onları şeyden arındırırsak İslami figürlerden ama yani işte öyle arındıramıyorsun. Öyle bir şey yok da ben düşünce olarak söylüyorum. Ama toplum arındırmıyor çünkü onu kabul ediyor. Yani yarasanlar da onu kabul ediyor. Bizde de kabul ediyor. Arkadaş çıktı Hacı Bektaş'ı yani anlayamadım tabii. Ne kadar savundu veya ne kadar şey yaptı onu da bilemiyorum da sahiplendi. Hazret dedi falan. Yani bu sahiplenme onlarda da var. Bizde de var. Ezdilerde de var. Mecburiyet karşısında belki kabullenme var. Böyle bir durumdayız. Tamam, yeter zaten. 2 dakikada aldım hakkını. Yok yeter zaten, fazla kafanızı da yormayayım. Teşekkür ederim bizi dinlediğiniz için. Gelek spas dikin bu her mamusteyi diyeceğim. Mazaf spas kenim amanı keşma olmuşma serepçman selamet. Belki mantes belyakan dest birsu bersivabık fazım agahi ekibinin var. Ligur bernama me ev konferans ve droja bajota. Jberku de axatvan beşar nebun
ما او کنفرانس کریک روش سبه و کنفرانس تونه به ایرو همه بداوی بینن بریا بر پرسو برسوا که کورولو و تشکی پرسه ایتاجی باشه ایتاجی پرس به که سلیمان دمر برای دوره بریا نها پرساوی ها و مکوپی کرده بو کلام که سلیمان میکروفون لأسكار سپاسی و بکر طبعا خیر هاتن که سعید کاره کی گله کی باش کرد سپاس جبه و دماغو ما مستا خیلی پیدی بحث ماری رش کرد از بچند گفتن بحث وی بکن و از سپاسی و بکن از هرمه کتم هرمه کمازنا عشیره کمازنا صد بنده ما هنا و چند عشیره جیران مجی هنا با ما حمام على رش پیروز امنات بجن نججن ترسن او وسعه عادي ترى قالوا بيرن ما يعني تي بيران بمصحف يسندقون يعني قاسي القرآن بمصحف يسندقون و تي بيران جو جلو برگه واجی کراسه سپیبون زلامجی و دربی سپیبون ارجمر بخارت اشتنا دبیجه از ده کولینرم و حتی دمکه جی راده کجی دیروک ناسم جمر گرک اشتاد بیجه گوره هنه حماوه کرده لما اسلامیت قبول کریه لی گرک يعني كولتورا ما كم دجيانا مدى مايه وهنا الجورا شاندا خويا كم دجي وسباس ورا سكتبن سباس وكك سعيد تمام نيفانا خيرات ديال بكر بدار مدير خوش بقى ولا فيكم بس بشتكو